عزیزان لا هەرجێکم سلایمەتان لێبێ بەیانیتان باش بێت خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵە بەرگە بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان میدەربان بن و سودلا بەرگە بابەتەکانمان بینین. خۆشەویستانم پرۆگرامی ئەمڕۆژمان لا سێ تەوری سەرەکی پێک دێت. لا تەورێکم و سەرتاماندا باس لە خوێنبەخشینەکەیم زین لەگەڵ بوونی نەخۆشی کۆڕۆنادا لەم ساڵدا ئاستی خوێنبەخشین چۆن بۆ لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین سوودەکانی خوێنبەخشین چین کێن ئەو کەسانەی کە نابێت خوێن ببەخشن لەمان کاتە ڕێژەی خوێن دەبێت چەند بێت ئەو کەسای کە خوێن ئەبەخشێ و تا چەند خۆراک گرنگە لەم بارەیەوە. ئەمە تەوەری یەکەمان دوا بەدوایەوە چینە سەر تەوەری دۆمان لا تەوەری دۆماندا باس لە ڕێکخراوەکەین کە لە ئەوروپا هەیە بەنای ڕێکخراوی دەنگی ئێمە بۆ مافەکانمان. ئێمە ئەمڕۆ باس لە چالاکیەکانی ئەم ڕێکخراوەکەین بزانین کە ئەم ڕێکخراوە لە کێوە دامەزراوە و لەمان کاتیشدا ئەندامەکانی چەند ئەندامن لەگەڵ ئەوەشدا کار و چالاکی ئەوان چییە و تا چەند ئەوان هەوڵیان داوە کە مافەکانی پەنابەران دابین بکەن. لەگەڵ ئەوەشدا باس لەوە دەکەین کە تا چەند ئەم جۆرە ڕێکخراوانە لە ئەوروپا بوونیان هەیە و حکوومەتی ئەوروپا تا چەند هاوکاریان و کار و پلان و پرۆژەی داهاتویان چیە بێت. ئەمەش تەوەری دووەمان. دووەدا چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باس لە گەشت و گوزارەکەین لە قەزای سۆران بزانین کە لە وەرزی سەرمادا چۆنە و لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە تا چەند هەوڵ درا و خزمەت گوزارەکان لەبارەی گەشت و گوزاریەوە زیاد کرێت لەو ناوچەیە بۆ ئەوەی کە بتوانرێت گەشتیارێکی زۆر سەردانی ئەو شوێنانە بکات کە هاوینە هەوارن. لەگەڵ ئەوەشدا باس لەوە دەکەین کە لەگەڵ وەرزی زستاندا تا چەند هاوینە هەواری پێویستیان هەیە بۆ ئەوەی کە گەشتیاران سەردانی بکەن و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە گەشت و گوزار لەم ناوچەیە بەرەو پێشەوە ببرێت بۆ ساڵی 2021 پلان و پرۆژەی ئەوان چی ئەبێت. ئەمە تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بەرگە بابەتەکانمان بینن. بەڵازانم هەروەکو وتمان لا تەوەریەکەم و سەرەتاماندا باس لە خوێنبەخشینەکەین بزانین خوێنبەخشین چییە و لەمان کاتیشدا لەم ساڵدا ئاستی خوێنبەخشین چۆن بووە و سوودەکانی خوێنبەخشین چین کێنە و کەسانی کە نابێت خوێن ببەخشن. هەر بۆ مەستەر دکتۆر شوان علی تۆفیق پسپۆری نەخۆشیەکانی خوێن باشەوەیکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر گیان سڵاو لێبە بەیانی باش بێت. سڵاتان لێبێ بەیانتان باش. سپاس دەکەم. دکتۆر گیان باس سەرتا بزانین لە ئەم ساڵدا لەگەڵ بوونی نەخۆشی کۆڕۆنا ئاستی خوێنبەخشین لە چه ئاستێکدا بووە؟ بەڵێ بەداخەوەی نەخۆشی نەگریستی کۆرۆناوە ئاستی خوێنبەخشین کەمتر بە بەراورد بە پار بەوەی کەمتر خەڵک سەردانی بانکی خوێنی ناوەندیان کردووە بۆ بەخشینی خوێن هەر وەکو شێوەیەکی گشتی قەدەغی هاتوچۆ و کەمی ئەو کەسانی کە سەردانی نەخۆشخانە ئەکەن بەهۆی ترسیانیان بەهۆی خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا کەمتر خەڵک خوێنی بەخشیوە بەراورد بە پار. بەڵام پێویستی بە خوێن هەروەکو ساڵانی ڕابردوو بووە هەر لەبەر ئەوە لە ئێستاە بەڵێ لە ئێستاە کەمێک کێشە هەیە لە دابینکردنی خوێن بە تایبەتی بۆ نەخۆشانی تەلەسیمیا کە ماگانە ئەبێ خوێنیان تێکرێت پێویستەکان ناوەستێ بەهۆی نەخۆشی کۆرۆناوە. بەڵام ئەگەر ئاستی خوێنبەخشین کەم کات کێشە بۆ نەخۆشانی تەلەسیمیا دروستە بێت. بێکمان دکتۆر لەگەڵ بوونی ئەو هەموو هەڵمەتەی لە تیڤیەکان ئەمان بینی لە سۆشیال میدیا ئەمان بینی بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە لە کۆڕۆنا چاک بوونەتەوە بچن خوێن ببەخشن و پلازمای خوێنەکە سوودی لێوەربگیرێت. بەڵام وەک بەڕێستە ئەڵێیت کە لەم ساڵدا ڕێژەی خوێن بەخشین کەم بووە هۆکارەکەی بۆ چیە گەڕێنێتەوە؟ لە ئێستا لەم کاتەیە ڕەنگە کەمتر بێ بەڵام لە هەنێک کاتە باش بووە ئەو کاتێککە خەڵک پێویستی بە پلازما بووە کاتی وا هەبووە خوێن زیابە لە بانکی خوێن لە کاتەکانەکە بەتایبەتی خەڵک پلازمای زۆر بەخشیوە وای لێ هاتووە پلازما نێراوە بۆ شارەکانی کەی کوردستان لە سلێمانیەوە. خۆشبەختانە ئەو کاتانە زۆر باش بوو خەڵکێکی زۆر خوێنیە بەخشی و پلازماکەی جیا ئەکرایەوە. بەڵام لە ئێستا کەم بۆتەوە لەبەر کەمبوونەوەی نەخۆشی کۆرۆنا و کەمبوونەوەی پێویستی بە پلازما لەبەر ئەوە خەڵک کەمتر ئەچێت سەردانی ناوەندەکانی کۆرۆنا هاوکار بووە. بەڵێ کۆرۆنا هاوکارێکی سەرەکی بە بۆ ئەوە لە هەمان کاتە ئێمە ساڵانە ئەو پێویستی بە خوێن زیاکە لەگەڵ زیابوونی دانیشتوانی وڵاتمان ئەوە سروشتیە و ئاساییە کە پێویستی بە خوێن زیابکە. بەڵام ئاستی خوێنبەخشین بێ لەگەڵ یان زیاکە بەڵام ئەگەر زیانەکە لەوێ نەختێک کەمی دروستە. دکتۆر باست لە کەمی خوێن کرد لە بانکی خوێن ئەمە باس لۆ بکەین کە چ خوێنێک کەمە لە چ گروپێک کەمە لە بانکی خوێن؟ بەڵێ لە بانکی خوێن بە گشتی ئێمە زۆربەی دانیشتوانی کوردستان با بڵێن وەزای دەخوێنیان بەڵام جۆرەکانی کەش هەیە وەکو ئەی بی و بی هەردووشی هەر چوار جۆرەکەش ناقص و زایدی هەیە واتە هەشت گروپیان هەیە ئێمە بەڵام ئەی ناقص لە هەمووی کەمترە ئەوە کەسانی کە خوێنیان ئەی ناقسە یان ئەوانی کە خوێنەکان ناقسە بەگشتی خوێنەکان دەگمەنترە و پێویسترە لە هەنێک کاتە
لەبەرەوەی خوێن ئەبێ هەمان جۆر بێ بەڵام لێرە دامینکردنی ئەو خوێنە زۆربەی کات ئەبین ئەکەوێتە سەر ئەستۆی کە سوکاری نەخۆشەکە بەڵام ئەو کەسانی کە خوێنەکەیان دەگمەنە خۆشبەختانە ڕێژەیەکی زۆریان ناو ژمارەی تەلەفۆنیان تۆمار کراوە لە بانکی خوێن لە نەخۆشخانە و لە بانکی خوێن لە کاتی پێویستا تەلەفۆنیان بۆ ئەکرێ و یان خوێن ئەبەخشن ئەو کەسانە. زۆر باش. دکتۆر با باسێک لەوە بکەین کە ئەبێت ڕێژەی خوێنەکەی ئەو کەسە چەند بێت بۆ ئەوەی کە خوێن ببەخشێت؟ بەڵێ ئەو کەسێک کە خوێن بەخشێ بێ ڕێژەی خوێنی ئاسایی بێت نابێت کەمتر بێ واتە بەنسبەت نێرینەوە ئەبێ هیمۆگلۆبین بە گرام لە 13 تا 7 گرام بێ بۆ هەر دیسیلترێک بەڵام بە ڕێژەی سەی لەوانەیە بڵێن 85ەوە هەتاکو سابێت لە خوار ئەوەشۆ ئەتوانرێ بەڵام ئەگەر زۆر پێویست بێ واتە ئەو کەسێک کە خوێنی بۆن منە 75 بێیان 80 بێت ئەگەر پێویست نکات خوێن نەبەخشێ باشتر بەڵام ئەگەر پێویستیەک هەبێ بەوە بۆ جۆرە خوێنە ئەتوانێت خوێن بەخشێت هەتاکو ڕێژەی بڵێن دە وەکو هیمۆگلۆبین واتە لە 60ەوە ئەتوانرێ خوێن بەخشێت بەڵام ئێمە 60 بەڵام ئێمە لێرە پێمان باش نیە کەسانی کە ڕێژەی خوێنیان واکەم بێت خوێن ببەخشن لەبەرەوەی خوێنەکەیان زیاتر دابەزێ ئەگەری ئەوە زیاترە کە کاریگەری کەم خوێنی تیانە دەرکەوێت ئەو کەسانە. ڕاستە. دکتۆر کەسێک کێتە لای ئێوە ئەوێت خوێن ببەخشێ پشکینەکانی ئێوە چۆن ئەبێ بۆی سەرەتا؟ بەڵێ سەرەتا پشکینە سەرەتایی و پرسیارەکانەوە دەست پێ ئەکرێ بۆی بزانرێ ئەو کەسەنەوەکو نەخۆشیێکی گوازراوی هەبێت ئەوە گرنگترین شتێکە ئێمە ڕێی لێ بگرین لە کاتی خوێن گواستنەوەیان هەروەها نەخۆشی دڵ ئەو کەسە ئەگەر نەخۆشی دڵی هەبێت پاش ئەوە بەرزی فشاری خوێن نەخۆشی شەکرە ئەگەر کۆنتترۆل نەبێ هەروەها ئەو دەرمانانەی کە ئەو کەسە وەرێگرێت هەندێک دەرمان هەیە ڕێگرە لە خوێن بەخشین لەبەرەوەی کە لە خوێنەکەیانە هەیە ئەگەر خوێنەکە بەخشن لەوانەیە زیان بگەێنێ بۆ کەسێک کە خوێنەکە وەرەگرێت. زۆر باشە. دکتۆر بەدەر لەو نەخۆشیانی کە باست کرد کێنەوانەی کە ناتوانن هەر خوێن ببەخشن؟ بەڵێ ئەو کەسانی کە ناتوانن وەکو باسمان کرد ئەوانی کە نەخۆشی گوازراوەکەیان هەیە نەخۆشی دڵ ئەوانی کە دەرمانی تایبەت بەکارهێنن بەگشتی مناڵ یان ئەوانی خواردتەمەنی 18 ساڵ ناتوانن سەر و 65 ساڵ ناتوانن بەڵام ئەمە ئەگۆڕێت بە پێی وڵاتەکان هەنێ وڵات ڕێیات بە خوێن بەخشین لە تەمەنی زیاتر لە 65 ساڵیش بەڵام لا ئێمە بەگشتی ئەو دوو تەمەنە دیاری کراوە بۆ خوێن بەخشین لەسەر و ئەوەیان خوار ئەوە ئەبێ ئەو کەسە پێویستی بە خوێن بەخشین بێ وەکو چارەسەر ئەو کاتەلیان وەرەگیری خوێنەکە بەڵام بۆ بەخشین نەخێر لەو تەمەنان نابێت بێزگەلەوە تەمەنانە خوێن ببەخشن. دکتۆر ئەو کەسەی کە ئەوێت خوێن ببەخشێت ڕێگاکان چیە کە لای خۆی پێویستە پەیڕەوی بکات بۆ ئەوی بێت خوێن ببەخشێت بەدەر لە پشکنینەکانی ئێوە؟ بەڵێ ئەو کەسە بێ بۆ نمونە بەتەواوی ئەو ڕۆژە تەندروستی باش بێت تای نەبێت بۆ نمونە کۆکە و هەڵامەت و ئەو نەخۆشیانێکی نەبێت بەتاو ئەوانەی نەبێت نەوەکو نەخۆشیێکی گوازراوێ ڤایرۆسێ بێ یان میکرۆبێ بیگوازێتەوە بۆ ئەو کەسە هەروەها ئەگەر دەرمانێکی هەبێ وەکو ئەسپرین هەبی ئەسپرین کە زۆر بەکارێت ئیستا ئەبێ ماوەیەک نەیخوات ڕۆژێک نەیخوات پێش خوێن بەخشین لەبەرەوەی سوود لە خوێنەکەی وەرناگیرە جاری وایە لەوانەیە زیانیشی هەبێ بۆ ئەو کەسانی کە خوێنیان پێ بەخشێ. بێکمان دکتۆر ئەی لە ڕووی خواردنەوە پێویستە ئەو کەسە خواردنی چۆن بێ و چی بخوا بۆ ئەوەی کە بتوانێت ڕێژێکی خوێنی باشی هەبێت بۆی بیبەخشێت؟ بەڵێ ئێمە خۆراکی تەندروست ئەبێ هەرسێ پێکاتە سەرەکیەکەی خۆراکی تیابێ وەکو پرۆتین کە لە گۆشتا هەیە لە هێرکەیە هەیە لە هەنێ ڕۆکە هەیە کاربۆهایدرات با بڵێن کە ئەویش وەکو نان و برنج و ئەوانەیە هەیە ڕێژێک لەو بڵێن ئەبێت وەکو باسماکە پێکاتە سەرەکیەکانی خۆراک سێ بەشە بەشی سێمیش کە چەوریە بەڵام ئەتوانێت ڕێژەکانی ئەگەر کەمتریش بێت لە یەکیکانە کێشە نیە بەڵام بە تایبەتی پێکاتانی کە ئامادەی ئاسن و ڤیتامینەکانی تایە زیاتر وەکو سەوزە و میوە و گۆشت ئەوانە زیاتر ڤیتامینەکانی تایە ئەو کەسانی کە ئەو خۆراکیان بۆ شێوە بێ ئەگەری زیاترە کە خوێنیان باش بێت و توانای خوێن بەخشینیان هەبێت. دکتۆر با باسێک لە ژەمی پێش خوێن بەخشین بکەین پێویستە ئەو کەسەی کە ئەوێت بێت خوێن ببەخشێت لە لای ئێوە پێشتر چی بخوا بۆ ئەوەی کە بتوانێت ئامادە بێت؟ ئەبێش لە منی بخوا زیاتر بۆی فشاری خوێنی کەم نەبێت بۆ نمونە کەسێک کە بە ڕۆژوو بێ لەوانەیە زۆر زەحمەت بێ بتوانێت خوێن ببەخشێت ئەو کەسە بێ ژەمی پێش ئەوە بەتەواوی ژەمەکەی خوارد بێت و شلەمەنی باشی تیابوو بێت
بۆی تووشی دابەزینی فشاری خوێن نەبێت کاتی خوێنبەخشین هەروەها ئامادەیەوەی تیابێت دوای خوێنبەخشینەکە ئەگەر فشاری خوێنی دابەزی شلەمەنی زیاتر بخواو کە ئەڕاتەوە دوای ئەوە بۆ بەس ئەچێتە بڵێن بۆ ماڵەوە یا شوێنی خۆی بێژەمێکی باش خوا دوای ئەوە و بەتابەتی و پاسمان کرد شلەمەنی باشی تیابێت. زۆر باشە. دکتۆر لە بانکی خوێن ئێوە چیان پێ ئەدەن لە کاتی خوێنبەخشین؟ هیچ خۆراکێک هەیە کە پێیان بدەن بۆ لەو کاتە نەخێر هیچ خۆراکێک نییە بەڵام شت ئامادە کراوە وەکو ئاو شەربەت بەڵێ ئامادە کراوە بۆ ئەو کەسانەی کە هەست بە گێژبوونەکەن دوای خوێنان ئەتوانن شەربەتیان ئاو بخۆنەوە دوای بەخشینی خوێن. بەڵام شرت نییە مەرج نییە بۆ هەموو کەسێک کە خوێنە بەخشێت دوای ئەوە شەربەت خوایان ئاو خواتەوە هیچ مەرج نییە. ئەو کەس ئەگەر فشاری خوێنی دانەبەزێت هیچ کێشە نییە. بەڵێ دکتۆر ئەو کەسێک کە خوێن ئەبەخشێت پێڵەن کە دەدە قەپاڵ بکەوێت هەڵنەسێ ئەو کارەکەی ئەمە بۆ چیە؟ بەڵێ هەوکاری ئەوەیە ئێمە کە بڵێ خوێنوەرەگرین لە کەسێک کیسێک خوێن نزیکەی لە سادەی خوێنی ئەو کەسەیە ئەو لە سادەیە ئەبێتەوە کاری دابەزینی فشاری خوێن بەڵام ئەو دابەزینی فشاری خوێنە کاریگەریەکی خراپی نییە لەسەر ئەو کەسە تەنها گێژبوون نەبێ یان لەوانەیە ئەو کەسە بکە بەملا بۆ لای ئەگەر لە پڕ هەستێتە سەر پێ دوای ئەوە بۆیە ئەو ڕاکشانە بۆ ماوەی دەخولێک بۆ ئەوەیە لەشی ئەو کەسە بتوانێت ڕابێت تەوازنێک دروستکات و بتوانێت ڕابێت لەگەڵ ئەو فشاری خوێنە تازە دوای خوێنبەخشینەکە. دکتۆر ژەمی دوای خوێنبەخشین ئەبێت چی بێت؟ بۆ نمونە ئەو کەسە خوێنێکی زۆری بەخشیوە پێویستە چی بخوات بۆ ئەوەی کە جێگرەوەی ئەو بڕە بێت کە بەخشیوێتی؟ بەڵێ لێرە هەر کەسێک کە خوێنە بەخشێ نزیکەی 250 میلیگرام ئاسن لە لەشی ئەڕوات ئەو 250 میلیگرامە نزیکەی خۆی هەموو کەسێک لە ئێمە نزیکی 4 تا 5 گرام ئاسن لە لەشایەتی واتە 250 میلیگرام نزیکەی ئەتوانین بڵێن لە سا 5 ئاسنی ئەو کەسەیە لە هەر خوێنبەخشینەکە بۆیە پێویستەکە خۆراکی ئەو کەسە دوایەوە ئەو بۆ کەسێکی ئاسایی بازەکەین ئێمە کە تەندروست بێت نەک کەسێک ئێمە بەبەستی چارەسەر پێوانێت پێ خوێن باتە نێک کەس هەیە مادەی ئاسنی زۆرەیان کێشێکی هەیە بۆ ئەوانە نا بەڵام باسی کەسی تەندروست دەکەین کە بۆ خوێنبەخشین چوو بێ دوای ئەوە بێژەمەکان کە ئیخوات مادەی ئاسنی تیابێت کە بە تایبەتی لە گۆشتا هەیە لە ڕۆکا هەیە وەکو نیسک و سپێناخ و پاقلەمەنیەکان. ڕاستە. دکتۆر با باسێک لە سوودەکانی خوێنبەخشی بکەین ئەو کەسانی کە خوێن ئەبەخشن سوودەکانی چیە بۆ ئەو کەسانە؟ بەڵێ سەرەتا ئێمە هەموو کەسێک لە ئێمە ئەگەر خوێن بەخشێت هیچ زیانێکی پێ ناکەوێت ئەگەر خوێنبەخشینەکە ماوەیەکی بین بێت 3 تا 6 مانگ هەموو کەسێک لە ئێمە ئەتوانێت 3 تا 6 مانگ جارێک خوێن ببەخشێت بەبێ ئەوە هیچ کاریگەریی خراپی هەبێت لەسەر ئەو کەسە. وەکو سوود ئێمە کە خوێنە بەخشین وەکو باسمان کرد نزیکەی 450 سیسی خوێنوەرەگیری لەو کەسە ئەو 450 سیسیە پڕە لە مادەی ئاسن خڕۆکەی کۆن خڕۆکەی سوور خڕۆکەی سپی لەگەڵ خەپلەکانی خوێن کە پێوتر ئەقراس بە عەرەبی کە کۆنە و تۆزە بۆ کارکردنیان ڕەنگە زۆر چالاک نەبن ئەو کاتە لەشی ئەو کەسە خڕۆکەی تازە دروستەکە واتە خڕۆکانی چالاکترە بن وەکو هەندێکە بۆ مۆخی ئێسک باشتر ئیش بکە ئەو کەسە هەست بە چالاکیەکە زیاتر بۆی ئەبین ئەو کەسانی کە خوێنە بەخشن زۆر هەست بە جۆرێک لە ئیسراحەت بوونەکەن دوای خوێنبەخشینەکە لەبەرەوەی خڕۆکانی لەشیان نوێ ئەبنەوە و مۆخی ئەسکیان چالاکترەوێ. دکتۆر بۆ خانمان و بۆ پیاوانیش بە هەمان شێوە هیچ جیاوازیەک نییە خانمان ئەتوان خوێن ببەخشن بە هەمان شێوەی پیاوان لێرە ڕەگەزی جیاوازیەک نییە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین زیاتر پیاوان خوێنە بەخشن لەبەر کێشەی کەم خوێنی لە ئافرەتانە زیاترە لەبەر ئەوە زیاتر پیاوان ئەبینین خوێن ببەخشن بەڵێ بەڵام هەردوو ڕەگەز ئەتوانن بە یەکسانی خوێن ببەخشن. زۆر باشە. دکتۆر تەمەەن تا چەند کاریگەری هەیە لەسەر خوێن بەخشین ئەوانەی کە تەمەنیان لە 18 ساڵەوە توانن خوێن بەخشن یاخود ئەوانەی کە تەمەنیان لەسەر و 65 ساڵەوە توانن خوێن ببەخشن؟ بەڵێ ئەتوانن بەڵام وەکو باسمان کرد ئەبێ پێویستێکی زۆر هەبێت بە جۆری خوێنی ئەو کەسە و دەستمان نەکەوێت لە کەسیکە واتە ئەتوانین بڵێن ئەوان وەکو احتیاط دائەنرێن وەکو خەتی دووەم دائەنرێن بۆ خوێن بەخشین کاتێککە خوێنەکان زۆر دەگمن بێ زۆر پێویست بێ ئەو کاتە داوایان لە یەکێکە خوێن بەخشن بەڵام بە شێوەیەکی گشتی خوێنیان لێوەرناگیرێت لەو تەمەنانێ بەدەر لەو تەمەنانە.
دکتۆر لەگەڵ ئەو هەموو سوودە باشەی خوێن بەخشین کە باسمان کرد زۆر کەس هەیە لە پیاوانە چند کەڵە شاخەکەن ئەمە تا چەند کاریگەری هەیە تا چەند باشترە کە خوێن ببەخشێ و لەوەی کەڵە شاخ بکرێت. ئێمە لێرە با بڵین کەڵە شاخ کارێکی پزیشکی نییە، کارێک نییە ئێمە زانستی بێ و لە نەخۆشخانەیە ئەنجام بدرێت. هەر لێرە مەترسیەکان دەست پێ ئەکات وەکو گواستنەوەی نەخۆشی، پیسبوونی ئەو شوێنی خوێنبەخشینەکە یان شوێنێکی خوێنی دەرێت لە کەڵە شاخە ئەو ئامێرانەی بەکارێت ئەو کەسێک کە کارەکە ئەنجامەدا. ئەمە وەکو کاریگەری نەخۆشی نەخۆشی گواستراوەکان بۆ ئەو کەسێک کە کەڵە شاخەکان. دوای ئەوە ئەو خوێنە فڕێ ئەدرێت کە ئەو کەساییات هیچ سوودێکی لێ نابینرێت، بڕەکەشی کەس نازانێت چەنە، بە چاو ناتوانرێت بزانێت چەنە، لەوانەیە زۆر بێت لەوانەیە کەم بێت، لەوانەیە ئەوە کەم بێ هیچ کاریگەری نەبێت، لەوانەیە ئەوە زۆریش بێ خراپ بێ بۆ ئەو کەسە. هیچ توێژینەوەیکی واش نەکراوە لەسەری بە شێوەیەکی زانستی تەواو تا بۆترێ ئەم کارە پێویستەیان نە. بەڵام خوێن بەخشین ئەگەر بەراوردی بکەینەوە بە کەڵە شاخ لە ساسە هەمان شتە وەکو کەڵە شاخ، لەبەرەوەی خوێن هەر خوێنە، خوێنی پاک و پیس نییە لە لەشە. هەنێک کەس وازانێت کە کەڵە شاخەکە خوێنی پیسی لێ دەرێت و خوێنە پاک کامێنێتەوە، شتی وانە بە هیچ شێوەیەک. خوێن هەر هەمان خوێنە لە هەموو شوێنێکی لەش، ئەگەر خوێنی پیس هەبێ ئەو کەسە تووشی لەرزوتا ئەبێ، شوێنەکەی یەشێت، چەندین کێشەی کێ بێت نیشانەی ترێ بێ. بەڵام کەسێکی ئاسایی کە بچێت کەڵە شاخ بکەوە پێ بڵێن خوێنەکە پیسە، ئەوە لێرە وەکو چاواشەکاریەکە وەکو هەڵخەڵەتانێکی ئەو کەسەیە کەڵە شاخەکە وی بەردەوام بێلەوەیە. بەڵام بە شێوەیەکی زانستی بە هیچ شێوەیەک خوێنی پاک و پیس نییە لە لەشە، خوێن هەر خوێنە. بینە سەر سوودێکی خوێن بەخشین، ئێمە کە بڵێ خوێنین لەوانەیە ژیانی 4 کەس ڕزگارکەین بەرەوەی کە خوێن ئیسترجا ئەکرێتەوە بە 4 پێکاتە. یەکەم خڕۆکە سوورەکانە کە لەوانەیە نەخۆشێکی تەلەسیمیا، نەخۆشێکی شەرپەنجە، نەخۆشێکە خوێنبەربوونێکی زۆری هەبێ ژیانی ڕزگارکەی. جۆری دووهەم ئەو خەپلەکانی خوێنە کە پێوترێ ئەقراس، سێهەم پلازمایە، چوارەم کرایە کەواتە ئەمە یەک بەتڵ خوێن ئەکرێ بە 4 پێکاتەوە، لەوانەیە ژیانی 4 کەس ڕزگارکە. بەڵام کەسێکی کەڵە شاخەکە ژیانی کەس ڕزگار ناکە و لەوانەیە زەرر بەخۆشی بگەێنێت. دکتۆر بۆ نەخۆشی کۆرۆنا تا چەند سوودتان لە پلازما بینی بۆ ئەوەی کە ئەو کەسانە چارەسەر بکەن؟ دەنگۆی وا هەبوو کە ئەیانوت سوودی لێ نابینرێ و ئەمە شتێکی ناڕاستە، ئەمە تا چەند باسە؟ بەڵێ سەرەتا کە ئەو کارە دەستی پێکرد هیچ چارەسەرێکی کە بۆ کۆرۆنایان چارەسەرەکان لەبەردەم پزیشکەکانە کەم بوو بۆ چارەسەری کۆرۆنا، بۆیە هەنانە برد بۆ هەر جۆرە چارەسەرێک کە بینی بێتیانیان پێیان وا بووە کە ئەو چارەسەرە لەوانەیە کاریگەری هەبێت. ئەمە لە نەخۆشی کەەوە وەرگیراوە، هەنێ نەخۆشی ڤایرۆسی هەیە، نەخۆشی کە هەیە کە پلازمان وەرگرت بێ بینراوە کە نەخۆشیەکان تێپەڕانەوە بە ئاسانی، واتە ئەزمونونەکە لە نەخۆشی کەەوە وەرگیراوە. بەڵام بۆ نەخۆشی کۆرۆنا تاقیکرایە بە هەمان شێوە، هەندێک نەخۆش سوودی لێبینی، هەندێک سوودی لێ نەبینی، واتە شتێکی خراپ نییە ئەگەر بکرێت. ئێمە لێرە وەکو یاسایەکمان هەیە لە کاری پزیشکیە، ئەگەر چارەسەرێک زیانی نەبێت بەڵام ئەگەری ئەوە هەیە کە سوودی هەبێ ئێمە ئەو چارەسەر ئەین بەو کەسە. بەڵێ لێرە بەردەوام ئێمە وەکو تەرازویەک دانین، ئەگەر سوودەکانی ئەو دەرمانیان ئەو چارەسەرە زیاتر بێ لە زیانەکانی ئەین بە نەخۆشەکە. بەڵام ئەگەر هەستکەین زیانی لەوانەیە زیاتر بێ یان سوودی نەبێت ناین بە نەخۆشەکە. بۆیە لێرە یەکێکە لەو چارەسانەیان کە بەکارێت سوودی هەیە بۆ هەندێک نەخۆش، ڕەنگە لە ساعتدا 20 نەخۆش سوودی لێبینی بێ، بەڵام کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە ئەکوێتەوە سەر ئەو کەسێک کە ئەیبەخشێت پلازماکە ئەبەخشێن. لەوانەیە لەشی ئەو کەسە دژەتەنی دروست نەکرد بێت بۆ کۆرۆنا، بەڵام ئەگەر پشکنین بکە و دەرکەوێت کە دژەتەنی دروست کردووە ئەگەری زیاترە سوودی هەبێ بۆ نەخۆشەکە. بێگومان. دکتۆر با باسێک لە بانکی خوێن بکەین، ئەمە بزانم کە کێشەکانتان لە بانکی خوێن چیاوە، چی بۆتە هۆکاری ئەوەی کە نەتوان کارەکانتان بەباشی بکەن؟ بەڵێ سەرەتا بانکی خوێن لە هەموو شارێکە لە کوردستان هەیە، لەلایەن حکوومەتەوە لەلایەن حکوومەتەوە برێ بەڕێوە لە ساسە هیچ بانکێکی خوێنی ئەهلی نییە، لەبەرەوەی کارەکانی بانکی خوێن کارێکی استراتیژیە و ئەگە لەلایەن حکوومەتەوە بەڕێوە ببرێ کارەکانی کاری هێستیارە، لەبەرەوەی بۆ کاتی پێویستی زۆر و خوا نەخواستە ڕووداوی نەخوازراوی
گەورە وەکو خوانەخواستە تەقینەوە یان کاتێک کە خوێنێکی زۆر پێویست بێت لە کۆمەڵگایە ئەبێ بانکی خوێنەکان بەردەوامی ئامادە بن یا کاتی جەنگێک وەکو شەڕی داعشکە هەبوو پێش چەند ساڵێک پێویستێکی زۆر هەبوو بە خوێن خۆشبەختانە بانکانی خوێن ئامادە بوون توانرا ژیانی پێشمەرگەکانمان ڕزگار کرێ بە هۆی بوونی بە خۆشحاڵیەوە بەهۆی بوونی بانکی خوێنی پێشکەوت و ئامێری پێشکەوت لە بانکی خوێنە بەڵام هەموو کارێکی پزیشکیش ئاوا بڵێن بکێشە نیە سەرەتا لە کیسی خوێنەوە دەست پێ بکەین زۆربەی کات کێشەی دابینکردنی کیسی خوێن هەیە هەر بەهۆی قەیرانی داراییەوە بەهۆی قەیرانەکانیکەی کوردستان و پەیوەندی لەگەڵ حکوومەتی ناوەند لەبەرەوەی دابینکردنی کیسی خوێن ئەویش ئاسان نییە وەکو شتێک نیە لە بازار هەبێ بکڕێت ئەبێ هەنێک کۆمپانیای تایبەت هەیە کە دروستیەکات ئەبێ کوواڵیتیەکەی دڵنیا بین لە کوواڵیتی ئەو کیسی خوێنە بێ پشکنی تایبەتی بۆ بکرێت لە کوواڵیتی کۆنتترۆل ئەمان هەمی وای لێ کا دابینکردنی کیسی خوێن ئاسان نەبێ بەڵام توانراوە لە ماوەی ڕابردووە ئەو کێشانە هەمی تێپەڕێنرێ و پشت بە توانەکانی خۆمان بەستین لە دابینکردنی ئەو کیسی خوێنانە ئەگەر حکوومەتی ناوەندیش نەیناردبێ پاش ئەوە کێشەکانی کە دابینکردنی پشکینە ڤایرۆسەکانە کە ئەکرێ بۆ کەسانی کە خوێنە بەخشن ئەویش بە هەمان شێوە وەکو باسمان کرد چەند کۆمپانیایکی تایبەت هەیە کە ئەو جۆرە پشکینانەی هەبێت و موادی ئەو پشکینانەی هەبێت دابینکردنی ئەوانش ئەبێ بە کێشە و گرفت زۆر جار بەڵام توانراوە تا ئێستا توانم بڵم خۆشبەختانە لەم چەند ساڵی ڕابردووە هیچ کاتێک نەبووە کە ئێمە بانکی خوێنی سلێمانی بەبێ ئەو پشکنینانە خوێنیا بێ بە کەس لەبەر نەبوونی پشکنەکان بە خۆشحاڵیەوە بە شێوەیەکی زۆر زانستیانە و تازە ئەکرێت ئەو پشکنیانە و ئەگەری گواستنەوەی نەخۆشی ڤایرۆسەکان زۆر کەم بۆتەوە بەهۆی ئەوەوە ئەتوانین بڵێن لە هەموو جیهانیشە ئەگەری ئەوە هەر هەیە لە پێشکەوتن وڵاتیشە ئەگەری هەڵە هەیە لەو تێستانەیە بەڵام ئەگەریەکە زۆر کەمە ئەتوانین بڵێن لە سان 9.9 ڕێبگرین لە گواستنەوەی نەخۆشی ڤایرۆسەکان کاتێککە ئەو پشکینانە کراوێت دکتۆر باس لە ساردکەرەوە بکەین ئەوانەی کە خوێنەکانیان تێدا هەڵدەگیرێت ئەمە بزانام کە لە ڕووی ئەوە هیچ کێشەتان نییە و کەسێک ئەگەر بێت خوێن ببەخشێت لە لای ئێوە ئەو خوێنە ئەبێت چەندێک بمێنێتەوە تەندروستە بۆ بەکارهێنان بەڵێ لێرە ئەو نەخۆشخانانی کە خوێن ئەبەخشن ئەبێ نەخۆشخانەیەک بێ هەنێ مەرجی تایبەتی تیابێت ئەبێ بوونی ساردکەرەوەی تایبەت کە پلەی گەرمیەکەی بەردەوام تۆمار بکات شێوازە کۆنەکە کە هەبوو وەکو با بڵێن پێوەرێکی گەرمیتیا بوو بکو ئەینوسی بە بەردەوامی کە پلەی گەرمی ئەگەر بەرز بایەتەوەی ساردکەرەوەکان بەڵام ئێستا بە شێوەیەکی ئلکترۆنیش ئەکرێت هەنێ ساردکەرەوەی نیەمان هەیە کە بە شێوەیەکی ئلکترۆنی تۆماری ئەکات لێرە بێ نەخۆشخانانی کە خوێنیان تێ هەڵەگیرێت بەردەوام 24 کاتژمێر کارەبایان هەبێت نابێت لێ ببڕێت یان UPS دائەنرێت بۆ ئەو ساردکەرەوانە بۆ ئەتوانم بڵێم من 15 ساڵن پزیشکی خوێنم نەبیستوە جارێک ساردکەرەوە کێشەی هەبوو بێت خوێن تێکچوو بێ بەهۆی ئەو کێشەیەوە لەبەرەوەی ئەو نەخۆشخانانە زۆر پابندن بە مەرجەکان مەرجی خوێن بەخشین و هیچ کاتێک نەبووە ئەو ساردکەرەوانە تێکچوو بێت و پلەی گەرمی بەرز بێتە پێ بزانرێ یان خوێنەکە فڕێرە بەهۆی ئەوە زۆر باشە دکتۆرۆکو بانکی خوێنی سلێمانی تا چەند کۆنتاکتان هەیە لەگەڵ شوێنانەی ئەو نەخۆشخانانەی کە پێویستیان بە خوێنە ئەوە چۆن خوێنەکانیان بۆ ئەگواستنەوە بەتایبەت بۆ نەخۆشانی تالاسیمیا بەڵێ نەخۆشی تەلەسیمیا و کە باسمان کرد ماگانە هەموو نەخۆشێکی تەلەسیمیا لەوانێ مانگی 2 جاریش یان 20 ڕۆژ جارێک پێویستی بە خوێن تێکردن بێ ئێمە ڕۆژانە نزیکەی 20 تا 40 نەخۆش خوێن وەرەگرێت لە سلێمانی بەپێی ڕۆژەکە و بەپێی کاتەکە هەنێک کات کە پشوو بێت لەوانێ ڕۆژی دوای پشۆکە فشار زیاتر بێت لەسەر سەنتەری تەلەسیمیا بۆ خوێن گواستنەوە لەبەر ئەوە ڕۆژانە خوێن ئەگوازرێتەوە لە بانکی خوێن بۆ نەخۆشخانەی تەلەسیمیا گواستنەوەکەی لە ڕێی بۆکسی تایبەتەوە ئەکرێت گوڵ بۆکسی تایبەتەوە ئەکرێت کارمەندانی نەخۆشخانە خۆیان ئەیکەن ئەو کارە هەروەها زۆربەی نەخۆشخانە حکوومیەکان بە هەمان شێوە هەنێک کات کە سوکاری نەخۆش فۆرمی تایبەتی بۆ پڕکرێتەوە نەخۆشخانەی ئەهلی یان نەخۆشخانەی حکومیش هەنێجار ئەگەر نەخۆشخانە حکومیەکە ئیسعاف بەردەست نەبێ خوێنەکە زۆر پێویست بێ خوێنێکی دەگمەن بۆ نمونە کە سوکاری نەخۆشەکە بێ هەستن بەو کارە کۆڵبۆکسێکیان ئەیرێتێت کە توانێت بە ساردی خوێنەکە بگەێنێتە نەخۆشخانەکەی کە ئەچن بۆ بانکی خوێن ئەگەر هەبێ لەوێ
بەڵام زۆر جار پێش ئەوە بە پەیوەندی تەلەفۆنی ئەکرێ بە بانکی خوێنەوە ئەگەر هەبێ ئەو جۆری خوێنە اینجا ئەو کەسە دکتۆر هیچ ئامارێک هەیە کە پێتان بڵێ ئەوان ئەو نەخوێنیان پێویستە بۆی ئێوە بۆیان بنێرن یاخود ئێوە مانگانە خۆتان خوێنی پێویستیان بەڵێ خۆی لە هەموو نەخۆشخانەیەەکە وەکو ڕسیدێک هەیە وەکو بانکی خوێنی خۆی هەیە نەخۆشخانەکە سەرەتا لەو ڕسیدەوە بەکارێت بۆ نمونە نەخۆشخانەی هیوا ڕۆژانە لەوانەیە 10 تا 20 بتڵ خوێن کارکرێ لێ بەڵام ئێمە ڕسیدی خۆمان هەیە بەردەوام سەر و 20 بتڵ خوێن لە نەخۆشخانەی هیوا هەیە لەوانەیە هەند جار کەم کات کە کەم کات بە پەلە داواکرێ لە بانکی خوێن کە بۆمان بنێرێت بەڵام هەنێ جار کە جۆری ئەو جۆرە خوێنەمان نەبێت ئەو کاتە لەوانەیە بەتایبەتی سارە ئیسعاف بنێرێ بۆ هێنانی خوێنەکە یان کە سوکاری نەخۆشەکە ئەگەر کاتێک ئیسعاف و ئۆتۆمبیلی تایبەت بەردەست نەبێت لە نەخۆشخانە بنێرێت بۆ دابینکردنی ئەو جۆرە خوێنە تایبەتە بەڵام بە شێوەیەکی گشتی نەخۆشخانەکان هەمووی ڕسیدی خۆیان هەیە بە خۆشحاڵیەوە خوێنیانتیا هەڵگیراوە بە شێوەیەکی باش و زانستی کە کێشیان نەبێت بۆیە زۆربەی کات خوێن لە نەخۆشخانەوە دابی نەکرێ هەتاکو ئەو کەسە ئەچێ خوێن ئەبەخشێت و یان نەخۆشخانە هەیە پێویست بەوە کە سوکاری نەخۆشەکە قەرەبووی ئەو خوێنە بکەنەوە کە ئەدرێت بە نەخۆشەکەیان بەڵام هەنێک نەخۆشخانەی کە وەکو نەخۆشخانەی هیوا کە تایبەتە بە نەخۆشەکانی خوێن و شێرپەنجە سنتەری تەلەسیمیا ئەم دوو نەخۆشخانەیە داوا ناکرێت لە کە سوکاری نەخۆش کە قەرەبووی ئەو خوێنە بکاتەوە لەبەرەوەی ئەو کەسانی کە لەوێن زۆر پێویستیان بخوێنە وەکو باسمان کرد نەخۆشێکی تەلەسیمیا لە ساڵێکە لەوانەیە تا 20 بەتڵ خوێنی تێبکرێن لەو کاتەیە کە سوکارەکەی ناتوانن تا 20 جار بچن خوێن ببەخشن یا خەڵک بیاکەن بۆ ئەوە بۆیە لە سەرەتای کارکردنی سنتەری تەلەسیمیای سلێمانیەوە وەکو بڕیارێگیراوە کە نەخۆشی تەلەسیمیا بڵێن ئەو مەرجیان بۆ دانەدراوە کە خوێن ببەخشن لە باتی خوێن وەرگرتن لە نەخۆشخانە. زۆر باشە دکتۆر باباس لۆ بکەین زۆر کەس لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنایە نەئەچوونە بانکی خوێن و خوێنیان نەئەبەخشی لەبەر بڵاوبوونەوەی نەخۆشیەکە ئەمە باسێک لۆ بکەین ئامادەکاریەکانی ئێوە چی بۆ لەم کاتە بۆ ئەوەی کە و کەسانی سەردانی ئێوەکەن خوێنە بەخشن تووشی ئەم نەخۆشیە نەبن. بەڵێ سەرەتا ماسک و ئامێری خۆپاراستنی تەواو دابین کراوە لە سنتەری لە بانکی خوێنی سلێمانی بۆ ڕێگرتن لە گواستنەوەی نەخۆشی کۆرۆنا نەشمان بیستۆ هیچ کەسێک تووشی نەخۆشی کۆرۆنا بوو بێ لە بەهۆی خوێن بەخشینەوەیان سەردانی بانکی خوێنی سلێمانی لەوانەیە هەنێک کارمەندمان هەبێت توش بوو بێ بەڵام هەروەکو کۆمەڵگا بەگشتی لەوانەیە لە دەروی نەخۆشخانە توش ببن بەڵام وەکو کەسانی کە هاتمن خوێنیان بەخشی بێ نەما بیستۆ کەس بەهۆی خوێن بەخشینەوە تووشی کۆرۆنا بوو بێ بە خۆشحاڵیەوە ماسکیان ئێرێتێ هەموو شتێکی تایبەت بۆیان بەکارهێنن ئەو بەڵێ لێرە نەخۆشی کۆرۆنا بەڵێ لە ڕێی هەناسەوە ئەگوازرێتەوە زیاتر ئێمە مەرجەکانی پاکوتەمیزی خۆمان هەر بەکارهێنین بە خۆشحاڵیەوە وەکو تاقیمکردن وەکو کوحول و ئەوانە زۆر بەکارێت بۆ ڕێگرتن لە گواستنەوەی هەموو جۆرە نەخۆشی گوازراوەکان و هەوکردنی بەکتری و ئەمانە بەڵێ بەڵام لە هەمان کاتە لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنایە ئەوەی کە زیای کردبێت لە بانکی خوێن بەکارهێنانی ماسکە بۆ ئەو کەسانە بێ بەرامبەر ماسک و ئامێری دەستاقیمکردن و ئەوانیان بۆ دابین کراوە لە نەخۆش لە سنتەرەکە لە بانکی خوێنی سلێمانی کە ئەبێ بەکاری بێن و بەکاریان هێناوە و بە خۆشحاڵیەوە هیچ کێشێکمان نەبووە لە ڕۆی گواستنەوەی یا توشبوون بە نەخۆشی کۆرۆنا بۆی خوێن بەخشی سلێمانی. دکتۆر باباسێک لەو بکەین کەسێک ئەگەر ڕێژەی خوێنی زۆر بێت چۆن هەستی پێ بکات کە ڕێژەی خوێنی زۆرە و پێویستە خوێن بەخشی هیچ نیشانێک هەیە لەو کەسە دەکەوێت؟ بەڵێ سەرەتا سەرێشە ئەو کەسە تووشی سەرێشە ئەبێ زوو هەستەکە لەشی قورسە توانای ئەنجامدانی کارەکانی نییە بە شێوەیەکی ئاسایی هەناسەتۆمی دەموچاوی زۆر سوور ئەبێ ئەو کەسە بەریدەستی زۆر سوور ئەبێ ئەگەر زۆر زیاتر بێت لەوانەیە بینینیشی تێکچێت تۆزە بینینیشی تەڵخە بێ یان بینینی ڕوون نابێت وەکو پێشووتر ئەمانە نیشانەی ئەوەن کە خوێنی ئەو کەسە زۆرە. دکتۆر هیچ نەخۆشیەک هەیە کە ئەو نەخۆشە ئیجبار بێت بۆ خوێن بەخشین دکتۆر پێی بڵێ خوێن ببەخشە؟ بەڵێ ئێمە نەخۆشی زیابوونی ڕێژەی خوێنمان هەیە لێرە ڕێژەی خوێن بۆ زیابوونی دوو هۆکار هەیە یا دوو شێوە هەیە یا ئەوتا هۆکاری هەیە یان نیەتی ئەگەر هۆکاری هەبێت ئێمە بێ دوای هۆکارەکە بگەڕین و هەڵبڵین هۆکارەکەی چارەسەرکەین ئەو کەسانە پێویست ناکات زۆر خوێن ببەخشن بۆ منە کەسێک ئەگەر نەخۆشی دڵی هەبێت نەخۆشی سیەکانی هەبێت جگەرە کێش ئەوانە خوێنیان زۆرە
بەڵام پێویست ناکات خوێن ببەخشن زۆر بەکو چارەسەر، بەڵام ئەو کەسانی بەبێ هۆکار ڕێژەی خوێنیان زیاکات ئەو کەسانە پێویستە کا خوێن ببەخشن و ڕێژەی خوێنیان نابێت لەنەوە تێپەڕە ئەو کەسانی کە هۆکار نییە بۆ زیابوونی خوێنەکەیان. زۆر باشە. دکتۆر باباسێک لە هەڵمەتەکانی خوێن بەخشین بکەین تا چەند گرنگن ئەم هەڵمەتانە هەبێت وە پێشتریش کەناڵی گەلی کوردستان هەڵمەتێکی ڕاگەیان زۆربەی هونەرمەندەکان و کەسە ناسراوەکان ئەهاتنە بانکی خوێنیانە بەخشی و کارمەندەکانی خۆشمان تەنانەت ئەهاتن. ئەمە تا چەند گرنگە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی کە ئێوە هەموو کات خوێنی پێویستان هەبێت لە بانکی خوێن. بەڵێ وەڵام من لێرە ئەمێم دەرفەتە بقۆزمەوە بۆی دەستخۆشیتان لێ بکەم زۆر سپاستان بکەم بۆ ئەو کارە کارێکی پیرۆزە بەڕاستی لێرە زۆربەی ڕاگەیاندنەکان ئەویان کردو بەڵامی کە کەناڵی گەلی کوردستان کردوێتی ڕەنگە جیاواز بێت زیاتر گرنگی دابێت بە خوێنبەخشین کە زۆر گرنگە ئەوە ئێمە لێرە هیچ شێوەیەک نییە بۆی بگەین بە هاوڵاتیانیان شێوەکان کەمە بەڵام لە ڕێی کەناڵی گەلی کوردستان کە بینەرێکی زۆری هەیە و خەڵکێکی زۆر سەیریەکە ئەبێ کاریگەریکی زۆری هەوێت لەسەر ئەو خوێنبەخشینە کە خەڵک ئەیبەخشێت ڕەنگە پێشتر لە ڕێی ئێزگی ڕادیۆیان لە ڕێی ڕۆژنامەکانەوە ئەو شتەکراوێ بەڵام ئێستا تەلەڤیزیۆن ئەتوانین بڵین کاریگەرترین شێوەی کاری میدیایە و زۆر کاریگەرە بۆ شتە زۆر سوودی هەیە بەتابەتی بۆ نەخۆشخانەی تەلەسیمیا کە هیچ شێوەیەکی کەنیە بۆ مانەوەیان لە ژیان بەغێری خوێنتێکردن زۆر بەیان لە ئێستاە بەبێ خوێن ناژین ئەو کەسانە ئێمە سەر و 300 نەخۆشمان هەیە نەخۆشی تەلەسیمیان لە سلێمانیا کە ماگانە ئەبێ خوێنیان تێبکرێت ئەو خوێنە ژیانی ئەو کەسانە ڕزگارەکات نەخۆشخانە هیوا بە هەمان شێوە پێویستێکی زۆری بە خوێنە بەردەوام نەخۆشی شێرپەنجش بە هەمان شێوە زۆر کات پێویستی بە خوێنە ئەو خوێنە کە بێتەوە کاری ڕزگارکردنی ژیانی ئەو کەسانە بۆیە کارێکی زۆر پیرۆزە لێرە دەستخۆشیتان لێ ئەەکەم و زۆر سپاستان ئەەکەم. خۆشیش لە ئێواکەین سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر شوان عەلی تۆفیق پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن کاوەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم وچانێکی کورت و دواتر بەردەوام بین.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروکوتمان لا تەوەری دووەماندا لە پرۆگرامی ئەمڕۆمان باس لە ڕێکخراوێکەکەین بە ناوی ڕێکخراوی دەنگی ئێمە بۆ مافەکانمان بزانین ئەم ڕێکخراوە لەکوێ دامەزرا و ماوەی چەندێکە دامەزرا و ئامانجی ئەم ڕێکخراوە چییە و تا چەند گرنگە بوونی ئەم ڕێکخراوانە لە وڵاتی ئەوروپاکان بۆ ئەوەی کە داکۆکی لە مافی پەنابەران بکەن. هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان هیوا ئیبراهیم سەرۆکی ڕێکخراوی دەنگی ئێمە بۆ مافەکانمان و وەرگێڕ باشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاکی وا سڵاو لێبێ و بەیانیتی باش بێت. سەرتامەوە لەوە دەست پێ بکەم کە ئەم ڕێکخراوە لەکێو دامەزراوە و بیرۆکەی دامەزراندنی ئەگەڕێتەوە بۆچی؟ زۆر سپاس خاتون کۆژین، زۆر سپاسانەکەم بۆ ئەو دەرفەتەی کە بە منتاندا بتوانم باسی پرۆژە خێرخوازیەکەمان بکەین و سوپاسانەکەم و سڵاوڕێزم بۆ هەموو کوردێکە لە هەر کوێیەکی ئەم جیهانە بن. بەڵێ بەنسبەت پرسیارەکە زۆر گرنگ بوو. ئێمە ئەم پرۆژەیەمان لە پێناو ئەوە دامەزراندووە کە بەڕاستی لە سەرەوەی لەسەر بنەمایە کە ئێمە مرۆڤمان خۆشەوێ و هەروەها کوردمان خۆشەوێت لە هەر کوێیەک بین هەر کوردین بە پێویستمانزانی ئەم پرۆژە ئینسانیە بەڕێوە ببین، بتوانین خزمەت بە کۆمەلگا ئینسانی بکەین بەتایبەت بە پەنابەران. پرۆژەکەمان لە ساڵی 2016 لە مانگی یەکەوە دامەزران. ئێمە پرۆژەکەمان لەژێر ناونیشانی پێکەوە ژیان و باشترە پێکەوە بین. ئامان زمانەوە بووە کە بتوانین کۆمەلگای ئینسانی بەتایبەت ئەوانەی کەمینەکان لە بەریتانیا بتوانین نزیکی یەکتریان بخین و هەروەها لەگە هاوڵاتیانی بڵێن ئینگلیز بتوانین زیاتر نزیکیان بخین، کۆمەلگایەکی یەگرتووتر، کۆمەلگایەکی باشتر پێکەوە بژین، دووربی لە ڕەگەزپەرستی و هەروەها ئەو شێوازە کرداریانە بتوانین بەکاربێنین بۆ ئەوی کۆمەلگایەکی یەگرتووتر بنیاد بنین. ئەمە لەماوەی ئەم پرۆژێ سەرکەوتنێکی باش بم بەدەستینە. کاکیوە ئەگەر گوێت لەدەم بێت باسێک لەوە بکەین کە ئەم ڕێکخراوە لە چ شارێک دامەزراوە هۆکار چیە لەو شارەداتان مەزراندووە؟ بەڵێ من بخۆم لە شاری ستۆکتۆن تێزدا ئەنیشم، شارۆچکەیەکە پەنابەرێکی زۆری لێیە. ئێمە پرۆژەکەمان لەسەر ناوچەی تیسایی دامانە، تیسایی لە ناوچەی تیسایی دامان مەمەزراندووە. زۆر چەند شارۆچکەیەکە، شارۆچکەکان لێک نزیکن، پەنابەرێکی زۆری لێ، پەنابەرەکانیش بەڕاستی ئەوە بوو پێویستیان بە یارمەتیە بوو کە ئێمە بتوانین ببینە پردێک لە نێوان پەنابەر و حکوومەت و ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان سەرکەوتنێکی باش بم بەدەستینە. توانیمان ئێمە لە کاتی بوون درۆپسێشن ئەو ڕۆژە ئێمامان کرد و ڕۆژانی چوارشەم توانیمان پەنابەرێکی زۆر لەوێ کۆ بکەینەوە خزمەتیان پێشکەش بکەین. وەکوتم ئەم پرۆژەیەکی زۆر گرینگە کە ئێمە بتوانین درێژەی پێ بدەین و بەردەوام بین، هەروەها بتوانین لەناو کۆمەلگای کوردی بکەین بە کەلتور، لەبەرەوەی ئەوەی ئێمە کە باوەڕمان پێێتی چەمکی مافی مرۆڤە کە چەمکی مافی مرۆڤ بۆ ئەکە کۆمەلگایە بنیاد بنێ کە هەموو چین و توێژەکان هەموو ئەو کۆمەلگایە زیاتر وەکو ئەو نەتەوانەی کە بۆنم پێکەوە بژین و زیامە بسمێ هەموو ڕەنگەکان هەموو نەتەوەکان پێکەوە بژین بەبێ ئەوەی هیچ کێشە و هیچ ڕێگەز پەرستیەکە بێژیانێکی خۆشگوزەران بۆ بنەسەر. ئێمەش کاکیوە ئەمێ بزانم کە ئەندامەکانی ڕێکخراوەکەتان لە چەند ئەندام پێک هاتووە و تا چەند هەوڵتانداوە کە ئەندامەکانتان لە سەرجەم شارەکانی ئەوروپا هەبێت بۆ ئەوەی کە ئێوە هەر کاتێک پێویستان پێیان هەبوو کاریان پێ بکەن وەکو ڕێکخراوەیی؟ بەڵێ ئێمە لە چوار ئەندامی سەرەکی پێک هاتووین. من بخۆم سەرۆکی ڕێکخراوەکەمە، وەروها جێگیرمان هەیە و سکرتێرمان هەیە و بەرپرسی ئیداریشمان هەیە، مالیە و هەروە ئەندامێکی زۆرتریشمان هەیە وەکو ترستی بۆرد. ئەوانە بەشداریەکەن لە زۆربەی کۆبوونەوە گرنگەکان لە کۆبوونەوەی ساڵانە، کۆبوونەوەکان لەگەڵ شارەوانی لەگەڵ بۆ کۆمینیتەکانی تر لەگەڵ ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان و هەروەها ئەو مەرجانەی بوون بە ئەندامیش
چەند مەرجێکمان هەیە بێ تەمەنی لە 16 بەرەو سەرەوە بێ وەروە لە ناوچەیەکی ساید بژی وهروەها ئیش بۆ ئامانجی ڕێکخراوەکەمان بکات و هەروەها ڕۆڵی یەکسان بۆ مافی ئەندامبوون لە نێوان ژن و پیاو. کاکی وابا باسێک لەوە بکەین کە بگومان هەموو ڕێکخراوێک ئامانجێکی هەیە بۆ دامەزانی ئێوە بزانم کە ئێوە ئامانجتان چی بووە چی وای لێکردن کە ئەم ڕێکخراوەدا بمەزرێنن. بەڵێ من بخۆم لە بەرتانیا ماستەرم هەیە لە هونەری مافەکانی مرۆڤ. بەڵێ من زیاتر ئێشی منەوەیە کە بتوانم بەرگری واداکوکی لە مافی مرۆڤ بکەم لە خەڵک بکەم بەبێ جیاوازی هەروە بتوانین دەنگەکانیان بگەینینە لایەنی دەسەڵات بتوانین ئەم خەڵکانەی کە بێبەشن لە ماف بەهۆی ئەوەی کە لە ڕووی بۆ نمونە کێشەی زمانیان هەیە زمانی ئینگلیزی نازانین بۆ ئەوەی لە سیستەمەکە شارەزانینە و هەروەها لە پرۆسی پەنابەری پرۆسیێکی دوو درێژ و سەخت و دژوارە لەم ماوەیە ئەوان تووشی قەیرانێکی زۆرە بن وەکو قەیرانی هەست بە تەنیاکردن و گۆشەگیری و واروە دابڕان لە گەلێ مافی پەروەەردە هەروەها مافی تەندروستی ناتوانم وەکو پێویست بەدەستبینن ئێمە بە پێویستمان زانی ببینە پردێک لە نێوان ئەم پەنابەرانە و هەروەها لایەنی حکومی وەکو بڵێن ئەو ڕێکخراوانی حکومینە ئەوە هەروەها خزمەت گوزایی لەو ڕێکخراوانەی کە بۆ پەنابەران دابین نەکرێ ئێمە بتوانین ڕێنماییان بکەین و ڕێپیشاندەریان بین پاڵپشتیانی بۆی ئەو مافانە بەدەست بێنن. بەڵێ کاکیوە ئەمێ بزانم کە پەنابەران ئەگەر هاتوو کێشیان هەبوو چۆن پەیوەندی بە ئێوەکەن بەوەی کە کێشەکانیان بگەێنە ئێوە بۆ ئێوەش ئێوە دواتر بیگەێنە دەسەڵات ئێوە چیان بۆ ئەکەن لەم بارەیەوە؟ بەڵێ ئێمە وەکوتم پەیجێکمان هەیە لەم پەیجێ ئاگاداریانەکەینەوە ئێمە سەرەتا پێمان ڕاگەیان ئێمە درۆپ سێشنمان هەیە ڕۆژانی چوارشەمان بۆ نمونە لەو ڕۆژانە ئەم لە سعاتدا تاکو 12 ئێمە کۆرسی ئینگلیزیمان پێشکێشە کرد بۆ ئەو پەنابەرانەی کە مافی ئەوەیان نییە لە کۆلیج لە شوێنە ڕسمیەکان لە زمانی ئینگلیزی بەشدار بکەن بخوێنن واروە لە 12 تاکو سێ ئێمە لەوێ لەگەڵ کێشوەرکەرەکانمان ئەمانتوانی بۆ نمونە پشت و پەنایی و هەروە ڕێپیشاندەریان بین بۆی وا بکەین ئەو هاوکاریەی کە لایەن ئێمە بەدەست دێن بتوانن ئەو خزمەت گوزاری لە ناوچە هەیە هەم لە نیشتیمانیش هەیە بتوانین بەدەست بێنن و هەروە ئێمە بە شێوەیەکی پرۆفیشنەڵانە ئیشمانە کرد و ئەو شتانی هەمووی شاراوە بوو لە ئێمە باسییانە کرد هەروەها بێلایەنیش بووین ئێمە بە شێوەیەکی زۆر هاوڕێیانە گوێمان لێ ئەگرتن بە شێوەیەکی زۆر مرۆڤ دۆستانە ئیشەکانمان بۆ ڕائەپەڕاندن و هەروەها لەم ماوێژدا لە سات یەک هەتا کوسێ کۆرسێکی مافی مرۆڤمان هەبوو ئێمان ویست هەر ئاشنایان بکەین لەگەڵ چەمکەکانی مافی مرۆڤ هەروەها لەم ماوێژدا ئێمە خواردنی کوردەواریمان پێشکێشە کردن چاو کۆفی و پسکیت و کێک و میوەجاتمان پێشکێشە کردن بۆی بتوانین کەش و هەوایەکی زیاتر وەکو فرێنلی بۆیان بڕەخسێنین بتوانین ئەمانە بتوانین لە ژیانی کۆمەڵایەتی سوودمەند بن لەبەروی پەنابەر لە ماوەی ساڵێک 2 ساڵ هەست بە تەنیایی و گۆشەگیریەکە هەست بە ژیانێکی قورس و زۆر دژوارەکە ئێمە لەم ماوەیە توانیمان ئەو خزمەتی پێشەشیان بکەین هەست بە تەنیایی و گۆشەگیری نەکەن هەروە پاڵپشتێکیان هەبی ئێمە بتوانین وەکوتم ئەو پردەیە لە بەرژەوەندی گشت ئەو خەڵکانەی کە دێنە لای ئێمە داواکارەکانی ئێمە بێت و هەروەها لەم پرۆژێشەوە ئێمە پرۆژەکەمان هەروەها بەشێکشمان هەبوو تایبەت بە وەرزش بەڵێ خاتون فەرموو کاتە کاگیوا لەگەڵ ئەم هەموو ئامانجە باشەی ئێوە لا ڕێکخراوەکەتان باستان کرد ئەمێ بزانم کە هیچ چالاکیەکتان هەبووە هەماهەنگ لەگەڵ پەنابەران بۆ ئەوی بتوان مافەکانیان بەدەست بهێنن؟ بەڵێ بەنسبەت ئێمە پارێزەر نەبووین کە بتبین وەکو پارێزەر پشتگیریان لێ بکەین
لە پرۆسی پەنابەری بتوان بەدەستبی بەڵام ئێمە لەوێ توانێەوەمان هەبوو پارێزەریان بۆ بدۆزینەوە واروها پشگیریان لێ بکەین بتوانین کاری متەرجمیان بۆ بکەین بە خێرخوازی دواتریش ئێمە لەم پرۆژانەی تر وەکو بڵین تەرجەمەکردنی کێسەکەیان بە زمانی کوردی و هەروەها پاڵپشتیکردنیان لە کاری پەنابەری کاتێ بۆ نمونە گلەی و گازەندەی لە محامیەکەی خۆی بوو ئێمە ئەماتوانی پاڵپشتیان بین و هەروە ئێمە هەوڵماندایە بەرە ئەو کار زیات ئەو داواکاران دێن بۆ لای ئێمە بتوانین ئەم بەشداری ئەو خزمەت گوزاری بکەن کە لە ناوچەکە هەیە وەکو بڵێن بەشداریکردن لە کۆرسی متەرجمی لە کۆرسی زمان لە کۆرسی کاونتین لە زۆر کۆرسی زۆرا و زۆرتر ینی توانیمان پاڵپشتیان بین توانیمان هاوکاریان بین و هەروەها کوتم ئێمە لە هەوڵی ئەوەداین کە چەمکی خێرخوازی چەمکی ئینسانی بکەین بە کەلتورێک لەنێ ئەو پەنابەرانەی کە لەم ناوچاژین و هەروەها لە هەوڵدانیشین ئێمە لە مانجی یەک لە ساڵی داهاتوو ڕجێستەی بکەین لە ئاستی بەرتانیا و هەروەها ئێمە پەیوەندیەکی تونند تۆڵمان هەیە لەگەڵ شارەوانی ناوچەی و لەگە ڕێکخرا حکومی ناحکومیەکان هەروەها لەگە مزگەوتەکان لەگە کەنیسەکان ئەو هەوڵانی ئێمە ئەدەین هەمووی بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی پەنابەرانە و کوتم ئێمە لە هەوڵی ئەوە داین کە بتوانین کۆمەلگایەکی یەکگرتووتر کۆمەلگایەکی باشتر و تەندروستە بنیاد بنین کە هەموو مرۆڤێک لە خۆشگوزەرانی بیت بتوانین ببین بە سێبەرێک بۆ ئەو پەنابەرانەی کە تازە ئەگەنە بەرتانیا بتوانین ژیانیان ئاسان بکەین و هەروەها لە بەرنامەمانە لە ساڵی داهاتوو بتوانین پرۆژەکانمان بەرفراونترکەین بە گوێگرتن لە داواکارەکانمان زانینچیان پێویستە بۆیان بکەین ئێمە ئەیخینە کاری جێبەجێکردن و هەروەها ئێستا لە بەرنامەمانە کۆمنتێکی کوردیش دامەمەزرێنین سەبارەت بۆی بتوانین کۆرسی زمانی کوردی بۆ ئەو نەوانەی کە لە بەرتانیا لەدایک بووینە تاکو زمانی کوردی لە بەرەو پێشبوون دابیت و لە گەشەکردن دابیت واروە هەندێک پرۆژەی تریشمان هەیە بۆ ئافرەتان بۆ خێزانەکان بتوانین کە زیاتر نزیک یەکتریان بێخینەوە ئەمە پەیامی سەرەکیمانە کە بتوانین کۆمەلگایەکی یەکگرتوو بنیاد بنین کۆمەلگایەکی مەدەنی کە لە چوارچێوی بنەمایەکی ئینسانی بی دوور لە بەرژەوەندی تاکە کەسی و هەروەها دوور لە ڕەچاوکردنی بیرۆڕایی ئاینی و سیاسی و یا هەر مەزەبێکی تر بەڵێ بەڵێ کاکیوە ئەوگە زانین کە کۆرۆنا کاریگەری هەبوو لەسەر بوارەکانی ژیان و سەرجەم بوارەکانی ژیانی پەک خستە بوو ئەمە بزانم کە لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا کارەکان و چالاکیەکانی ئێوە چۆن بوو و تا چەند هەوڵتاندا لەو کاتەشدا مافی پەنابەران بەدەست بهێنن. بەڵێ وەکو دیارە کۆرۆنا کاریگەری لەسەر هەموو مرۆڤێک کرد لە جیهان کاریگەری بەتایبەت لە ئەو خەڵکانەی کە بێبەشن لەمان ویا بڵین بێهێزن کاریگەری زیاتر لەوان کرد ئەویش وەکو ئەو کاریگەریانەی لە ڕووی دەرونیەوە بەڕاستی کارێکی نێگەتیفی خراپی لەسەر دەرونی پەنابەران کرد زیاتر هەست بە گۆشەگیری و دابڕانیان کرد نیان توانی و خزمەت گوزاریان بەدەست بین ئێمە لەوێ توانیمان لە ڕێگای چەند ئەندامێکی خۆمان توانیمان پەیوەندی بکەین بە فودبانکەکان لەم ناوچەیە توانیمان لە هەفتەی جارێکە خۆراکی بۆ ماوەی هەفتەیەک بۆیان دابین بکەین بەتایبەت بۆ ئەو پەنابەران وە بۆ ئەو خێزانانەی کەم دەرامەتن وێ ئەوانەی کە تەردوڕەبزیان هەیە بۆن و هیچ مافێکیان نیە لە وڵاتە توانیمان خۆراکیان بگەینە دەستی و هەروەها لە ڕێی تەلەفۆنەوە هاوکاریمان کردینە بۆن پەیوەندیمان پێوەکردین گروپێکمان هەبوو ئێمە زوو پەیوەندیمان پێوەکردن بەسەریان بکەین و بزانین لە ژیانە سەلامەتن و هەروەها پێویستی بە زانیاری بی سەبارەت بە کۆڤید-19 چۆن خۆیان بپارێزن هەروەها چۆن بتوانن ڕێگر بن لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە کوشندەیە توانیمان و هەروەها لە ڕێگای بۆ نمونە ئۆنلاینەوە یارمەتیان بدەین بۆ نمونە کێشەی کارەبا کێشەی ئاو کێشەی بۆ نمونە خانوبەرە و یا کێشەی ئەنتەرنێتیان هەبی بۆیان چارەسەر بکەین توانیمان ئەو کۆسپوتە گەرانەی دێتە بەردەمیان بتوانین لەسەر شانیان لا بین و چارەسەریان بکەین و هەروەها ئەو پەنابەرانی کە تەردوڕەبزیان هەیە مەتوانیمان ببینە پردێک لە نێوانوان
لە نێوان بوونی وزارەتی ناوخۆ مایگرنت هێڵ پێڵێن پەنابەرێکی زۆر ئەو کاتە توانی بۆ نمونە بۆی ئەو ڤایرۆسەوە هەروەها توانی خانوبەرەکەی خۆی بەدەستبێنێتەوە، هەروەها ئەو کۆمەکەی هەفتیانایی درێتی ئەتوانی ئەوش بەدەستێناوە کوردێکی زۆر سوودمەند بوو لە ماوەیە توانیمان سوودیان پێ بگەینین لە بەرۆی زۆردەی ئەو پەنابەرانەی بە کورد و بەلایەنەکانی تریژ ئاگادار نەبوون لەم یاسایە مەتوانیمان بووینە پاڵپشتە ببینە بە هاوکارێک بۆیان بتوانین ئەم خزمەت گوزاری کە لە ڕێگای ئەوەی کە کۆڤید-19 ژیان و گوزارانی وانیان زیاتر قورستر کرد بتوانن ئەم خزمەت گوزاری بەدەست بێنن. بەڵێ خوشکە زۆر باشە کاکی وابا باسێک لە ڕێکخراوەکانی تر بکەین لە ئەوروپا بزانین کە هیچ ڕێکخراوێکی تر هەیە بۆ داکۆکیکردن لە مافی پەنابەران و ئێوە کۆنتاکتان چۆنە لەگەڵ ئەم ڕێکخراوانەی ترە؟ بەڵێ ڕێکخراوێکی زۆر هەیە بۆ پەنابەران. ڕێکخراوەکان زیات هەریەکە و پۆڵسی تایبەتی خۆی هەیە بەرنامەی تایبەتی خۆی هەندێکیان یارمەتی ئەم پەنابەرانە ئەدەن کە تەرد و ڕەبزیان هەیە واتە هیچ مافێکیانێ لە وڵاتە ئەمە ئەتوان بۆ فرەشکلێمیان بۆ بکەن توانن هەندێک کۆمەکی مادیان بکەن و هەروە شوێنیان بۆ بدۆزنەوە. ڕێکخرا و زیختای و کوبریت شڕێت کرۆسێ ڕێکخراوێکی گەورەیە و هەروەها پرۆژەی باشی هەیە بۆ ئافرەتان بۆ پەنابەران و هەروە توانیتیان خزمەتیی زۆر زۆر باش زیاوکو نیوەخواست پێشتر بە پەنابەران بکەن. بەڵێ وەکوڵم ڕێکخراوی جۆرا و جۆر هەیە لە زیاتر هەریەکە و پۆڵسی تایبەتی خۆی هەیە پەنابەران لەمڕۆ ئەتوان خزمەت بە ئەو خزمەتی لەوێ کە پێشەشەکەی بەدەست بین. ئێمە وەکووتمان ڕێپیشاندەر بووینە توانیمان ئەو ڕێکخراوانەی کە پرۆژەی گەورەتریان هەیە پرۆژەی زۆر بەرفراوانتریان بتوانین ئێمە بۆ نمونە تاویلی ئەم شوێنەیان کە ڕەوانەی ئەم شوێنانەیان بکەین لە مافانەی ئێوەیە لەو خزمەت گوزاری لەم شوێنانە هەیە بەدەست بێنن. بەنسبەت وەکو کۆمینەتی کوردیش لە هەندێک شار هەیە من لێرەوە دەستخۆشیان لە یەکەم هیوادارم بەردەوام بین. من ئەمەوەش زیاتر وەکو ئاماژەیەکی پێ بکەم لە ساڵی داهاتوو بەرنامەمان هەیە بتوانین لینکێک لە نێوان ئەو کۆمنتانە دروستکەین بتوانین بەشدار بین لە گۆڕینەوەی بیر و بۆچوونمان بتوانین چۆن پرۆژەکان زیاتر بەرفەوان بکەین و بتوانین زیاتر خزمەتی تاراوگەی کوردی بکەین لە بەریتانیا. ئێمە لە ساڵی داهاتووش زیاد هەوڵێەوە ئەدەین ڕیجێستە بکرێن لە سەئاستی بەریتانیا هەموو هەوڵەکمانەوەی بتوانین لە هەر شوێک کە کوردی لێبی لە بەریتانیا بتوانین خزمەتی بکەین بەبێ ڕەچاوکردن بیرروڕای سیاسی و بیرروڕای ئاینی. ئێمە وەکو مرۆڤ وەکو کورد سەیرەکەین و هەروە لە هەوڵدانی دەین کە تاکی کورد لە بەریتانیا هەست بۆ بوون و بەڵێ فەرموو کاکی وا وەکو دوامین پرسیارم ئەوێ بزانم کە کار و پرۆژەی داهاتووتان چیە تایبەت بە داکۆکیکردن لە مافی پەنابەران کە لە 2021دا ئێوە بەتەمان ئەنجامی بدەن؟ بەڵێ دەستخۆش ئەمە پرسیارێکی زۆر گەین بووە چەندە کەمێکم وەڵام داوە بەڵام ئەمێ درێژە بدەم سەبارەت بەوەی کە ئێمە لە داهاتوو بەڕاستی لە بەرنامەمانە پەیوەندی بە کوردانی شارەکانی تریش بکەین بتوانین هەوڵ بدەین ئەم کوردانەی کە بۆ نمونە هەڵوێستیان و ئارزیان هەیە لە کاری خێرخوازی بەشداری بکەن بتوانین کە ببین بە پاڵپشتێک بۆ ڕەوەندی کورد لە بەریتانیا و هەروە بتوانین لە هەر شارێک بنکەیەکمان هەبی دواتری بتوانین لەم بنکانە ئێمە توێژینەوە بکەین سەبارەت بە مافی پەنابەر سەبارەت بە باشکردنی ژیانی پەنابەر هەروەها بۆ ئەوەوەی کە لەوێ لەدایک بۆ بتوانین چۆن زمانی کوردیان زیاوا بکەین فێریان بکەین زمانی دایک لە بیر نەچێت هەروەهاون نەبێ و هەروەها بتوانین ئێمە توێژینەوە بکەین سەبارەت بە مافی گەلی کوردیش کە چۆن بتوانین کۆمەلگایەکی مەدەنی بنیاد بنین وەروە چۆن بتوانین کورد بە مافەکانی خۆی بگا وەکو مافی سەر بخۆی هەرچەند ئێستا لە کوردستانی خۆمان لە کوردستانی باشوور مافی ئۆتۆنۆمی هەیە ئەم مافە ئۆتۆنۆمیە ئێمە هەوڵە دەین کە لەوێ ببین بە پاڵپشتیان بتوانین کە زیاتر بە شێوەیەکی تەندروستتر بەڕێ بڕوا دێموکراسیەکی تەندروستتر هەبی بتوانین ڕێز لە مافی مرۆڤ بگری هەروەها مافی مرۆڤ بکرێ بە کەلتور لە دواتریش بکرێ بە یاسا
وارە بتوانین یاسا سەروەر بی دادی کۆمەڵایەتی هەبی بتوانین بەڕاستی کێشەکان هەمووی لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر بکرێت فەنا بۆ سڕینەوەی یەکتر نەبدرێت. بەڵێ بەڵێ کاکی وا سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکان، بەڵێ سپاس بۆ هیوا ئیبراهیم سەرۆکی ڕێکخراوی دەنگی ئێمە بۆ مافەکانمان کا بەشەیەکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیەکانمان لا هەولێر و لەگەڵمان بەڵێ ئازانم موچانێکی کورت و دواتر بەردەوامەبی. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکو وتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باز لە گەشت و گوزارەکەین لە ناوچەی سۆران بزانین کە گەشت و گوزار لەم ناوچەیەدا لە چه ئاستێکدا لە هەمان کاتیشدا ئاستی خزمەت گوزاریەکان و ڕێگەوبان تاچەند لە ئاستی پێویستدان بۆ ئەوەی کە بتوانرێت گەشتیارێکی زۆر سەردانی ئەم ناوچەیە بکات. هەر بۆ مەبەستەش بەڕێز بارزان محەممەد حاجی بەڕێوبەری گەشت و گوزاری سۆران باشەیەکی ڕاستەوخۆ لا بەڕێوبەرایەتی گەشت و گوزاری سۆرانەوە لەگەڵمانە. کاک بارزان سڵاو لێوێ و بەیانیت باش بێت سەرتامێ بزانم کە ئاستی گەشتیار لەم ساڵدا چۆن بووە لە ناوچەی سۆران. سڵاو لە ئێوەش بەیانیتان باش. بەنسبەت دەڤەری سۆران کە نزوەی ١٨ ناوچە گەشت و گوزاریەکانی سنووری پارێزگای هەولێر و ١٣٠ ناوچە گەشت و گوزاریەکانی هەموو هەرێمی کوردستان پێکدێنێت. ساڵانە زۆرترین گەشتیار لە بەتایبەت لە باشوور و ناوەڕاستی عێراق کە ١٨ گەشتیاری هەرێمی کوردستان پێکدێنێت دێت بۆ ئەم ناوچانە. ساڵانی ڕابردوو سەروو 1 ملیۆن سەردانیکەر و وەروها گەشتیار سەردانی ناوچە گەشت و گوزاریەکانی حەوزەی سۆرانیان کردووە. بەڵام بۆ ئەم ساڵ خۆتان ئاگادارن بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا لە تقریباً دەی سێوە تاوەکو 25/8 تاوی شوێنەکان داخرابوون. ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە ١40 ڕێژەی گەشتیاری بەرەو کەمبوونەوە بڕوە. بە جۆرێک ئەم ساڵ تاوەکو ئێستا بە تقریبی 600,000 گەشتیار سەردانی ناوچە گەشت و گوزاریەکانی ئەم سنووریان کردووە. زۆر باشە. کاک بارزان زیاتر گەشتیارەکان لەکوێی هەرێمی کوردستان و سەردانی ناوچەی سۆرانەکەن؟ گەشتاری ئەوەی کە دێ بۆ هەرێمی کوردستان و بەتایبەتیش بۆ دەڤەری سۆران ١٨ بەرەوسەرەوە گەشتاری باشوور و ناوەڕاستی عێراق و گەشتاری ناوخۆییشمان هەیە. لەوانە بەنمونە پارێزگای سلێمانی، پارێزگای دهۆک، پارێزگای کەرکووک، واروەها گەرمیان، هەڵەبجە، هەموو لەو شوێنانە دێن بۆ ناوچە گەشت و گوزاریەکانی مەوە. خەڵکی ناوخۆی پارێزگای هەولێریشکەوە بە گەشتە لە قەڵەم نادێتن، خەڵکێکی زۆر دێت بۆ ناوچە گەشت و گوزاریەکان. بەڵێ کاک بارزان بزانین کە گەشت و گوزار لە سۆران بەپێی وەرزەکان تا چەند گۆڕانکاری بەسەردادێت، تا چەند بەپێی وەرزەکان ئێوە گەشتیارتان کەم و زیاد دەکات و جیاوازی هەیە؟ دەڤەری سۆران بە قەزەکانی ڕەواندز مێگە سۆرچۆمان سۆرانەوە ناوچەیەکی هەر چاوەرزی گەشتیاریە. ئێستا دەتوانین بڵین لەبەر ئەوەی ئێمە لە هەر چاوەرزی ساڵ گەشتیارمان هەیە. بە زۆرێکە تەنها لە زستانان ینی ئەمە ماوەی چەند ساڵێکە وەرزی گەشتیاری زستانە بۆتەوە لەم دەبەرە بە تەقریبی ١40 گەشتیاری ئێمە پێک دێنین. لەبەر ئەوەی ساڵانە بە نزیکەی 400,000 گەشتیار تەنها لە وەرزی زستان سەردانی ناوچە گەشت و گوزاریەکانی ئەم سنووە دەکە بەهۆی هەڵکەوتەی ناوچەی شاخاوی لە کۆڕاک، لە حەسەنبەگ، لە حاجۆمەران. ئێستا گەشتیار ساڵانی ڕابردوو تەنها کۆڕەشیان هەڵدەبژە، بەڵام بۆ ئەم ساڵ حەسەنبەگ و حاجۆمەرانیش لە بەرنامەیەوان دانراوە. بەرنامەوان هەیە فراوانتری کەین ئەم کار و چالاکیانە بۆ ئەوەی گەشتیار هەموو ئەو شوێنانەی کە هەڵکەوتەی شاخاوین و بەفرێتە دەمێنێتەوە سەردانی بکاتن. بۆیە ئێمە
لە هەر چواروەرزی ساڵ گەشتارمان هەیە و جیاوازیە لەگەڵ هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان. زۆر باشە. کاک بارزان با باسێک لە هاوینە هەوارەکانتان بکەین بزانین تا چەند سۆران خاوەنی هاوینە هەواری پێویستە بۆ ئەوی کە کاتێک گەشتیاران هاتن ڕوو لە هاوینە هەوارەکان بکەن. ئێمە لەم دەبەرە دەتوانین بڵێن سێکوسکەی هاوینە هەوارەکانی کوردستان لەم دەبەرێ گەلی عەلیبەگ بێخاڵ جۆنیاکە لێ سێ ناوچە هەرە جوان و گەشتیار و دڕفێنەکانی هەرێمی کوردستان و واروها تەنانەت عێراقیشە ساڵانە لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش خەڵکێکی یەکجار زۆر سەردانی ئەم هاوینە هەواران دەکات. ئەمە جگەلەوەی دوو هەڵکەوتەی 5 ئەستێرەی دەستکردمان هەیە وەکو کۆڕەک و لە شنگلبانەکە دوو موقعی 5 ئەستێرەی دڕفێنن خەڵکێکی یەکجار زۆر بەهۆی جوانی بنیاتنانیەوە ئەو شوێنانە گەشتیار ساڵانە سەردانیکە. واروها لە هەمان کاتدا خاوەنی چەند دۆڵێکی دڕفێنین ساڵانە بەهۆی هەڵکەوتەی جوانیان کەپرێکی یەکجار زۆری گەشتیاری دروستەکەی لە ناحیەی وەرتێ لە دۆلی ئالانە لە دۆلی مەلەکان و دۆلی ئاکۆیان لە باڵەکایەتی مەزم ئەف شوێنی دڕفێنمان هەیە لە منتیقەی مێرگەسۆر هەموو ئەو شوێنانە بەڕاستی شیاون لە بۆ ئەوەی کە گەشتیار سەردانی بکات و واروەها دیارە گەشتیار ڕازیە لە خزمەتگوزاری ئەم ناوچانە بۆیە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی گەشتیاری بەرە و زیادبوون لەو ناوچان دەچێت. بەڵێ کاک بارزان باس لە خزمەتگوزاریەکان کرد لە هاوینە هەوارەکانەوە بزانم کە خزمەتگوزارەکان لە چ ئاستێکدان و چی کرا بۆی کە خزمەتگوزاریەکان زیاد بکات. ئێمە لە سماوی ساڵانی ڕابردوو هەرچەندە قەیران و وەروەها شەڕی داعش و ئەوانە هۆکار بوونەکە بەڕاستی وەکو پێویست نەتوانین زۆر بپڕژێنە سەر هەندێک بابەت بەڵام خۆشبەختانە توانیمان بە هەماهەنگی خەڵکی بێخاڵ تەواوی هاوینە هەواری بێخاڵ نۆژەنکەینەوە کانی باران بە هەمان شێوە دەوروبەری گەلی عەلیبەگ کۆمەڵی چێشتخانەی مۆدرن تێدا دروستکراوە واروەها هاوینە هەواری جوندیار لە ئێستادا خەریکی بەرنامەدانا بۆ ئەوانیش بە هەمان شێوە نۆژەنی کاری بۆ بکەین و مەزوعات کەپرێکی زۆر مۆدرن دروستکراوە بە کامل مواصفات و سێرفزێکی زۆر جوانەوە ئەمانە کارمان لەسەر کردەوە بۆ ئەوی بتوانین حەزی گەشتیار ڕازی بکەین ڕاستی تێر بکەین و وەروە ڕازیش بکەین کە لەو خزمەتگوزارانەی کە لە ناوچە گەشتوگوزارەکان بۆی ڕازی بێتن بۆی ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر باشەکردنی سێرڤیس و خزمەتگوزاری ناوچە گەشتوگوزارەکانە بۆ ئەمە بەسا ساڵانی ڕابردوو کێشەمان لە WC ناوچە گەشتوگوزارەکان ئەم ساڵە بەڕاستی هەوڵمان دەنەیە کێشەمان لە گەرە پاکینگ و گەرازات بۆی ئەوەشمان باش مەرحەلەی باشمان بڕێ لە هەندێک شوێنەوە کێشەمان لە چێشتخانەی باش بوو ئێستا کۆمەڵی چێشتخانەی زۆر باشمان هەیە لە یەک شەودا تقریبا شوێنی حەوانەوەی 2500 گەشتیارمان هەیە لە هەوڵداینە بۆی بتوانین ئەم ڕێژەی بەرەو بەرز بنەوە بین بەنیازین ئینشاڵڵا دوو پرۆژەی زۆر گرنگ لە ناوچەکە ئێمە ڕەزامەندی وەرگیراوە لە چەند ڕێ وەبەرهێنان ئیشان لە ڕێی مستەتەعا ئەوەی وەبەرهێنان لە سۆرانە لە سەردە دۆنم زەوی موافقیتەوە بۆ ئینشاڵڵا لە ئایندەشی نزیک دەست دەکات مجەمەعێکی بچووکی زۆر جوانی گەشتاری دروستکردن بە هەمان شێوە لەگەلی عەلیبەگ پرۆژەیەکی ناوازەی مەغامەراتی سەرکێشی کایەکە لە دەگمەنترین پرۆژە گەشتیارەکانە لە ئاستی عێراق بەم نزیکانە ئەوە دەست پێ دەکات لە گەلی عەلیبەگ بە هەمان شێوە هەموو ئەوڵمان داوات چەند وەبەرهێنەرێکی دیکە بدۆزینەوە بۆ ئەوی ئەو شوێنانەی کە دەشێن لە بۆ سەیتەری گەشتاری بیلۆی بکەینەوە کە وەبەرهێنەرەکان ڕاکێشین بۆ ناوچانە و سەرمای گوزاری بکەن لە ناوچە شاخاویەکان لە لێواری ڕووبارەکان یاخود ئەو ناوچانەی دەشێن لە بۆ سەیتەری گەشتاری. بەڵێ کاک بارزان با باسێک لە ڕێگەوبان بکەین بێگومان ڕێگەوبان فاکتەرێکی سەرەکی گەشت و گوزارە ئەمە بزانم کە لە ڕێگەی ئێوە چی کرا بۆ ئەوەی کە خزمەتگوزارەکانی ڕێگەوبان باشتر بکەن بە تایبەت لە وەرزی زستاندا کە گەشتیاران یەنە هاوینە هەوارەکان و سەردانی ئەو شوێنە گەشتیارانی لای ئێواکەن ئێوە تا چەند هەوڵتانداوە لە ڕێی ڕێگەوبانەوانێ ئەو کەسانی کە ئێنەوە کێشیان نەبێت لەم ڕۆوە. بەتاکید ڕێگاوانێکە لە چێشە ڕئیسەکان لە بابلەک لە منتیقەی هەموو هەرێمی کوردستان بەڵام خۆشبەختانە هەوڵ دراوە بەڕاستی ساڵانە سیانەی ئەو شوێنە دەکرێت ڕێگای تیمەکانی ڕێگاوبان و ئێمەش بە خۆمان جادەیەکی زۆر جوانمان لە ناو هاوینە هەواری بێخاڵ دروست کرد کە ئێستا گەشتار زۆر ڕازیە لەو ڕێگاوبانی ناو هاوینە هەواری بێخاڵ و حکوومەتی هەرێم بە تایبەت لە نزیک تابلێ گەلی عەلیبەگ خەسەری عەیشی دروست کرد دیسان بۆ هۆکارێک کە خەسەری جیاواز بێتەوە لە خەتی گەشت و گوزاری بۆیە بەردەوام ئێمەش هەوڵ دەداین لەگەڵ تیمەکانی ڕێگاوبان کار ئاسانی بکێتن بۆ ئەوەی
گەشتار بە ئاسانی بگە بۆ شوێنە گەشتوگزاریەکان. ئێمە کۆمەڵی دەرخستەشمان بۆ سەری خۆمان نردووە بە تایبەتی لە عەسەمباگ لە باڵەکایەتی لەو شوێنانەی کە ڕێگاوبان بە ئاسانی ناگات بۆ شوێنانی کە گەشتوگزارین دەرخستەمان و کەشفمان نردووە بۆ سەری خۆمان چاوەڕێی ئینشاڵڵا ئاسایی بوونەوەی ئەو دۆخەدارایی دەکەین بە ئەوی ڕەزامەندی وەرگرین ئەولەویەتی کارەکانی ئێمە گرنگیدانە بە ڕێگاوبانی ناوچە گەشتوگزاریەکان چونکە ئەگەر گەشتار بە ئاسانی گەیشت بە ناوچەکان ئەمە وا دەکات بەڕاستی گەشتار بە شێوەیەکی بەرچاو ڕازی بێت لە خزمەتگوزاری ئەم ناوچانە. زۆر باشە. کاک بەرزان با باسێک لە پاک و خاوێنی بکەین زانیت کە تا چەند گرنگی درراوە بە پاک و خاوێنی لە هاوین هەوارەکانی سۆران و چیتان کرۆ بۆ ئەوەی کە لە ڕێگەی پاک و خاوێنی و بێگومان گرنگیەکی زۆر بدرێت بە هاوینە هەوارەکان و دیمەنێکی جوانتریان پێ ببەخشێت. تیمی ئێمە تیمی هونەری بەردەوام چاودێری ناوچە گەشتوگزاریەکاندا بەخۆشمان بەڕاستی ڕۆژانە لە ناوچە گەشتوگزاریەکان دەگەڕێن بۆ ئەوی بزانین لە کامە شوێن زبل و خاشەکەوە تیمی کۆمپانیای کە گرێبەسی حکوومەت گرێبەسی لەگە کردووە بەردەوام هەفتەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ ئەو هاوینە هەوارانە پاک دەکاتەوە بە حکومیەوەی ناوچەکەی ئێمە ناوچەیەکی شاخاوی هەندێک شوێن بەڕاستی خەتەریاتی لەسەر ئەو کارمەندانەی کە پاچی دەکەنەوە بۆیە داواکاری لەو گەشتیارانێک کە دێن بۆ ناوچە گەشتوگزاریەکان هاوکاری ژینگە بن هاوکاری پاک و خاوێنی ئەو ناوچە جوان و سەرۆشتە دڕفێنە بن کە لەم ناوچەیە هەیە بەڕاستی هەندێک شوێن هەیە وەکو باسم کرد خەتەریاتی لەسەرە بۆیە زبل و خاشاک پێدانە ئەو شوێنانە زۆر ئاسانی کۆکردنەوەی ئەو شوێنانەی کە ئاسان ئێمە بەردەوام هەوڵمان داوە و ژینگەیەکی زۆر پاک و خاوێن و ناوچە گەشتوگزاریەکان بەدەکەی بەردەوام ئێمە متابعی دەکەین و کۆمپانیاش بەردەوام ئیشی خۆی دەکەوت ئەگەر لە هەر حاڵەتێک کە کاری خۆی نەکرد ئێمە سزامان داوە لە ڕابردوو بەڵام بە شێوەیەکی گشتی ژینگەکە پاکە. بەڵێ کاک بارزان با باسێک لە کارمەندی گەشت و گوزار بکەین زین قەزای سۆران تا چەند کارمەندی گەشت و گوزاری پێویستی هەیە لەمان کاتیشدا باسێک لە ڕێبەری گەشتیاری بکەین زین کە ئێوە خاوەنی ڕێبەری گەشتیانی بۆیە هەر کات گەشتیارەکان هاتنە قەزای سۆران و شارەزای شوێنەکان نەبوون ڕێبەریەکە ڕێبەریان بکات. بەنسبەت کارمەندی بەڵێ ئێمە کۆمەڵی دەرچووی گەشتوگوزار لە بەڕێوەبەراتیمان هەیە 10 بۆ 12 دەرچووی گەشتوگزارنەوە بە ئەندازیاریمان هەیەەوە ستافێکی باش و تۆکۆمان هەیە بۆ بەڕێوەبردننی ئەم دەبەرە و خۆشمان دەرچووی گەشتوگزارین بەردەوام هەوڵمان داوە ئەگەر حکوومەتیش ئیمکانەت هەیە بە خۆمان جارجارە لەسەر هەموو سێشتخانەکان ڕێنماییمان پێداون کە چۆنسۆنی خزمەتگوزاری پێشکەشی گەشتیاران بکانەوە بە شێوازێکی ئاتەکێت و سێرڤیسێکی سەردەمیانە بۆ ئەوی گەشتیار ڕازی بێت لە ئادای ئەو خزمەتگوزاری کە پێشکەشی دەکێتن و لە هەمان کاتدا وەکو باسم کرد ستافێکی کاملە نازانم بەنسبەت پرسیارەکەی ئەحبوو. بەڵێ کاک بەرزان باسمان لەوە کرد کە ڕێبەری گەشتیاریتان هەیە لە قەزای سۆران بۆەوەی کە بتوانێت ڕێبەری گەشتیاران کاتێنە ناوچەکانی ئێوە. بەنسبەت ڕێبەری گەشتاری دەستی گەشتوگزار لە ماوەی ڕابردوو و گاوێکی ئەلکترۆنی دانابوو کە هەموو ناوچە گەشتوگزارەکانی هەرێمی کوردستان بە ناوچەکەی ئێمە شەو داخلی ئەو گای دەکرابوو زۆر بە ئاسانی لەڕێی ئەو گایدا دەدەیانتوانی گەشتار بگات بە بۆ ناسانە بە هەمان کاتدا ئێمە ساڵانە هەم دەستەی گەشتوگزار هەم بەڕێوەبەراتی گشتی گەشتوگزار هەم بەڕێوەبەراتیمان کۆمەڵێک بڕۆشۆرە دەلیلی سیاحی و گایدی چاپکراو ئێمە چاپی دەکەین لە هۆتێلەکان و ئەو شەریکانێکەوە ئەمە بەڕاستی نەسیقاتێکی باشمان لە کۆمەڵ هەموو شەریکانە هەیە کە بە ئاسانی بگەن بۆ ناوچە گەشتوگزارەکانە و ئەو شەریکانەشی کە دێن بەڕاستی زۆر لە ئێمە شارەزاترن کە دێن بۆ ناوچە گەشتوگزارەکان ئێوەخوان خۆیان ڕێبەری خۆیان لەگەڵدایە زۆر بە ئاسانی دەتوانن و ئەمەش بەڕاستی تەنسیق و هەماهەنگی باشمان لەگەریان هەیە هەر کاتێک کێشەیەک یاخود ئاریشەی شەم و دروست ئێمە بە بەردەوام بە دەگەین پێیان بۆی بتوانین کێشەکانیان بۆ چارەسەر بکەین. بەڵێ کاک بەرزان با باسێک لە گەشت و گوزاری زستانە بکەین لە قەزای سۆران زین لە چ ئاستێکداوە ساڵانە گەشتیار سەردانی ئێوەکەن بۆ ئەوەی کە چێژێکی تایبەت لە ناوچەکەی ئێوە وەربگرن. بەڵێ گەشت و گوزاری زستانە ماوەی تقریبا 5 بۆ 6 ساڵ دەبێتن بەردەوام ڕوو لە زیادبوونە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی گەشتاری زستانە
زیادی کرد بە جۆرێک پارسال ژمارەی پێوانەی تۆمار کرد بەڕاستی نزیک بۆ لە 400,000 گەشتیار تەنها لە وەرزی زستان ئەمە بەڕاستی ژمارەیەکی پێوانەی گرنگە و زائیدەم هۆکارێکە بۆ برەودان بە بازار و جوولەی بازاری نەک لە دەبەرەکەیمە بەڵکو لە سنووری پارێزگای هەولێر بە شێوەیەکی گشتی چونکە ئەو 400,000 کۆ باسم کرد لە وەرزی زستان هاتووە پێشتر ئەو ڕێژەیە لەوانەیە 10,000 گەشتاریش لە وەرزی زستان هاتووە بۆ ئێستا ڕێژەکە کە بۆ 400,000 زیاد بوو بەتەئکید تەئسیر دەکات لە دۆخی بازار لە هۆتێلەکان لە چێشتخانەکان لە مۆڵەکان هەموو ئەوانە بەهۆی ئاهاتنی ئەو گەشتیارانە وا دەکات جوولەیەکی ئابووری باش پەیداکاتن بۆی ئێمە وەکو باسم کرد ئەم ساڵ و ساڵی ڕابردووش گەشتیار لە ڕێگەی کۆمپانیەکان حاج ئۆمەران و حەسەنبەریشان هەڵبژاردووە ینی ئێستا مە 3 موقع بە بەردەوامی گەشتیار سەردانی دەکاتن لە وەرزی زستان ئێمە لە هەوڵداینە کۆمەڵە شوێنی دیکەشیان بۆ دەستشاکەین بۆ ئەوی بە ئاسانی بگەن بەوانە چونکە بەڕاستی گەشتیارێکی زۆر باشمان هەیە کە تامەزرۆی بینینی دیمەنەفرەکانەوە حەزی باوەیەکە بگات بە دیمەنی بەفراوی لە حاڵەتی بەفربارین لە کۆڕک بڕواتە بێ ڕۆژانە 10,000 گەشتیار ینی تەنها دێت بۆ کۆڕک تاقی بەسەرکەوتنی 5,000 گەشتیار کۆڕک بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە بەدیلێکی تۆ بدۆزین بۆ ئەو 5,000 کە دەمێت و ناتوانێت بەسەر کۆڕک بکەوێت شوێنی دیکە بدۆزینەوە بۆیە وەکو باسم کرد حەسەنبەگ و حاج ئۆمەران لە بژاردەی یەکەممان بوو لە هەوڵداینە کۆمەڵە شوێنی دیکەش بدۆزینەوە بۆ ئەوەی زیاتر گەشت و گوزاری زستانە پەرە پێ بدەین و ئێستاش گەشتارێکی یەکجار زۆر ڕۆژانە لە بەهۆی بارینی بەفر لە بەتایبەتی لە حاج ئۆمەران و حەسەنبەگ سەردانی ئەم ناوچەیە دەکات. زۆر باشە. کاک بارزان لەگەڵ زۆری ئەم ژمارەی گەشتیارانە لە وەرزی زستاندا ئەمە بزانم کە ئێوە چیتان کردووە ئامادەکاریەکانی ئێوە چییە لە ڕێی ڕێگەوبانەوانێ بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو بەفرباری ڕێگەکان نەگیرێن و بەهۆی بارانبارین و ڕێگەکان خراپ نەبن. ئێمە پارساڵیش تووشی هەندێک ئاریشە دەبووین بەتایبەتی لە حاڵەتی بەستنی ڕێگەکان شەختەی لە بەتایبەتی ڕێگای بێخەڵ هەندێک تووشی حاڵەتانە دەبینەوە ئەمە بەڕاستی ڕێگای بەدیلمان هەبوو ڕێگای سۆران بۆ پشتیان دواتر بۆ ڕەواندز و کۆڕک زۆر بە ئاسانی لە ڕێگای بەڕاستی خۆشبەختانە تیمەکانی پۆلیسی هاتوچۆ هاوکاری زۆر باش بوون لە بازگەی گەلی ئاگاداری ئەو پاس و واروەها برایانی ئاسایش لە بازگە ئاگاداری پاسەکان یاخود ئەو گەشتیاران دەکرد کە سەردانی چای کۆڕک دەکەن لە هەمان کادا تیمەکانی ڕێگاوبان زۆر بە پەلە دەگەیشتن بەو شوێنەیەکە بەڕاستی ڕێگاوبان تووشی بەستەڵک بوو واروەها کێشەوارێشە بۆ گەشتیاران دروست دەکرد بە لە ماوەیەکی کەم ئەو تیمە ڕێگاوبانانە دەچون بۆ خاوێنکردنەوەی ئەو ڕێگایانە و کێشەیەکی ئەوتۆمان نابوو لە حاڵەتی زستانانیش بۆ شێوە. زۆر باشە. کاک بارزان هیچ تیمێکتان هەیە بۆ بڵێن تەندروستی گەشتیاران کە سەردانی قەزای سۆران ئەکەن بێگومان گەشتیاران لە کاتی سەردانیکردندا کۆمەڵێک ڕوودا و یەتە پێشیان بەتایبەت ئەگەر تووشی ئەوە بن کە کەونەژێر بەفر یاخود هەر ڕووداوێکی تر ئێوە هیچ تیمێکی تایبەتتان هەیە کە بە زووترین کات فریای ئەو گەشتیارانە بکەوێت؟ لە ماوەکانی ڕابردوو بەڕێوەبەرەتیمان بە هەمانجی قایمقامەتەکانی قەزای سۆران ڕەواندز وە لە باڵەکاتی لە مێرگە سۆر لە ڕێگای بنکەکانمان لەو سێ قەزای باسم کرد بەتەنسیق لەگەڵ ئاسایش پۆلیسیات و سۆ بەرگری شارستانی وەروەها تەندروستی بەتایبەت کە لە ماوەکانی ڕابردوو تەنسیق و هەماهەنگێکی باشە بۆ ئەوی بتوانین تەواو ئەو کێشانی لێرە بەردەم گەشتیار نەیهێڵین و تیمی خۆیان خەپەریاتیان هەبوو هەتا بەرگری شارستانی هەیبوو تەندروستی هەیبوو تەندروستی بەبەردەوام لە شوێنەکان بەتایبەتی لە جەژنوبۆنەکان ئەو ڕۆژانی کە زۆر خەڵەبارغن تیمی تایبەتیان هەیە وەروەها بنکەکانی تەندروستیش لەو شوێنانە بەڕاستی نزیکن بە نمونە خەلیفان زۆر نزیکە لەگەلی عەلیبەگ نەخۆشخانەی ئاشتی نزیکە لەگەلی عەلیبەگ بە هەمان شێوە لە بێخاڵ بنکی تەندروستی ڕەواندز ئەوان هەموو نزیکن بە هەمان کاتدا ئێمە من بخۆم دوێنێ لە تیمی کۆڕە قسەم کردووە کە بۆ ئەم ساڵ تیمێش تەندروستی لەنێو کۆڕەش شەوێتن لە بۆ ئەم حاڵەتانە بەردەوام یەک لە ڕێنمایەکانی ئەوەیە کە کەلوپەلی فریاگوزاری هەبێتن بەڵێ ئەمە چاودێریشان دەکەین لە هەموو بنکە گەشت و گوزاریەکان کەلوپەلی فریاگوزاری تەندروستی دەبێ هەمە یەک لە مەرزەکانی پێدانی مۆڵەتی کارکردنی گەشت و گوزاریە ئەوانیش بەڕاستی بە پێداواکانماتون و جێبەجیان کردووە. زۆر باشە. کاک بارزان لە ڕووی خزمەتگوزاری هۆتێل و مۆتێل و ڕێستۆرانت ئەمانە تا چەند بەردەستن لە قەزای سۆران و تا چەند لە وەرزی زستاندا هەوڵتان داوە کەشەکە کەشێکی خۆشترکەن بۆ گەشتیاران لە ڕێگەی ئەم هۆتێل و مۆتێلانە و گەشتیارانش کە بە پێی بەڕێزە دوتت گەشتیارێکی زۆریە تا قەزای سۆران و ئەمێننەوە تا چەند شوێنی مانەوەیان بۆ دابین کراوە؟
وەکو چێشخانە چێشەمانە چێشخانێک جا زۆر لە سنوورە هەیە بە تایبەت لەگەری عریبەگۆ بێخاڵ و جنگیانوانە بەڵام بەکو شێوی مانەوە وەکو باسم کرد نزیکەی 2500 سەرمانە لە یەک شەو یانی واتە جێگای 2500 گەشتیارمان دەبێت لە یەک شەودا خەڵکێکی دەمێنێتەوە بەڵام بە هەمان کاتیشدا خەڵکێک زۆر هەیە تا مەزۆر ئێوە بگات بە هەولێر ینی هەم لێرە گەشتی خۆی بکە و هەمیش بتوانێت استیفادە لە گەشتەکەی بکە و لە هەولێریش ینی بمێنێتەوە ئێمە لە ڕابردوو لەگەڵ کۆمپانیا گەشتوزارەکانی باشوور و ناوڕاستی عراق چەند کۆڕبەندێکی گەشتاریمان کردو بۆی هەر تەنهانێن بۆ ئەو ناوچەیە بەڵکو بشمێننەوە بەڵام وەکو باسم کرد دیارە گەشتارەکان بە شێوەیەکی گشتی تا مەزۆر ئەوەن استیفادە لە هەردوو ئەوەکەی بکەن هەم لە بینینی ناوچە گەشتوزارەکانی ئەم دەبەرە و زائیدەن بگەڕێن بۆ هەولێریش و بەشدار بن لە کۆمەڵێک چاڵاشەیە کە لە هەولێر بەڕاستی لەو سنوورەنیا ئومێدەوارین بتوانین ئەمە لە داهاتوودا هاوشێوەی هەولێر کۆمەڵێک شت هەیە لەو سنوورە بیکەین بۆی گەشتار وابەستە بکەین کە لەو سنوورە بمێتەوە. زۆر باشە. کاک بارزان لەگەڵ بوونی نەخۆشی کۆرۆنادا بێگومان گەشتیاران بە شێوەیەکی یەکجار زۆر کەمی کردووە بۆ هەموو ناوچەکانی کوردستان و بزانم کە پلانی ئێوە چی ئەبێت بۆ ڕاکێشانی گەشتیار بۆ قەزای سۆران. لە دوای 25 هەشتەوە بەڕاستی پاشکردنەوەی ناوچە گەشتوزارەکان بە بڕیاری حکوومەتی هەرێم وای کرد کە بەڕاستی ڕێژەی گەشتاری لەم سنووری ئێمە بەرچاو بەروبەرزبوونەوە بڕواتن بە تاکید ئێستا ڕۆژانە 40 پاس بۆ 50 پاس لەرەگەی کۆمپانیا گەشتوزارەکان دێن بۆ بینینی دیبەنەوە فرەکان بە تایبەتی لە حاجیۆمەران کە ئێستا لۆدێکی زۆری لەسەرە و ئینشاڵڵا بەپێی ئەوەی کەشناسی بڕیار وایە بەیانی ئینشاڵڵا ناوچە شاخاویەکان بە تایبەتی لە کۆڕک و ئەسڵەن بە فرێشی دووبارە ببارێتەوە ئەمە بە تاکید وا دەکاتن ڕێژەی گەشتاری زۆر بەرەبەرزبوونەوە بچیتن بۆیە ئێمە بەردەوام لە هەوڵداین و تەنسیقیشمان هەیە لە کۆمپانیا گەشتوزارەکان بۆ ئەوەی زیاتر ڕێژەی گەشتاری بەرەبەرزبوونەوە بین و من خۆم چەند جار سەردانی شاری بەغدام کردووە لە پێشانگەنەی دەوڵەتەکانی بەغدا بەشدار بووم کۆنتاکت و هەماهنگیشی باشم لەگەڵ کۆمپانیا گەشتوزارەکانی باشوور و ناوڕاستی عراقیە بۆ ئەوی بەردەوام بتوانین جیاواز لەکە هەموو ناوچەکانی تر ڕێژەی گەشتاری لە دەڤەری سۆران بەرەبەرزبوونەوە بن. زۆر باشە. کاک بارزان چیتان کردو لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بۆ ئەوی کە بتوانن لە ڕێگەی ڕاگەیاندنەوانێ ئەم ناوچانە پیشانی هاوڵاتیان بدەن بۆ ئەوەی کە هاوڵاتیانێکی زۆر و گەشتیارێکی زۆرتر سەردانی قەزای سۆران بکەن؟ لە ساڵانی ڕابردوو چەندین گەشتی هەموو ناوچەکانی ئەم سنوورەمان بە تەواوی کەناڵە ئاسمانی ناوخۆیەکانی جیهانی عەرەبی عراقی و ناوخۆی یاریمی کوردستان کردووە باشترین کەناڵە بەناوبانگەکانی جیهانیمان بانگەشت کردوون و لە ماوەکانی ڕابردوو چەندین گەشتمان پێکردو هەردا لە حاجۆمەران بۆ بارزان بە باڵەکایەتی و ڕەواندز و هەموو ئەو ناوچانە بردومان بۆ ئەو شوێنانەی کە ناوچە گەشتوزارین هەر ناوچەیەک و تەقریرێکی سیاحیمان بۆیان چا کردوین بەڕاستی خۆشبەختانە ئەعلام لە ڕابردوو کاریگەر و ڕۆڵێکی بەرچاوی هەبووە کە وای کردووە تەسویق و بە بازارکردنێکی یەکجار زۆر بۆ ناوچە گەشتوزارەکانمان بکاتن ئێمە هەماهەنگی باشمان لەگەڵ ئەعلام هەیە بە تایبەتی کەناڵە جیهانیەکانی عراقیەکان بە تایبەتی ئەو ساڵ لەبێ ئەمەش بەڕاستی کۆرۆنا ڕێگیر بووە گەرنە هەموو ساڵێک دوو گەشت سێ گەشتمان کرد بۆ کردوون بۆ تەواوی کەناڵە جیهانیەکان و عراقیان و عەرەبیەکان بۆ ئەوەی بە بازارکردنیشی باش بۆ ئەم ناوچەیە بکەن. زۆر باشە. کاک بارزانۆک و دوامین پرسیارمە بزانم کە پلانی ئێوە چی ئەبێت بۆ ساڵی 2021 بۆ ئەوەی کە بتوانن بواری گەشت و گوزار لە قەزای سۆران بەرەو پێشەوە بەرن. بەپێ ئەو پلانێک کە دامان ناوە ئەمە پلانێکی استراتیژیمان بەخۆمەدانەوە هەم لە بواری کارکردن لە ماوەی ساڵی 2021 هەمیش لە پرۆژە گەشتاریەکان ئەوانەی کە کارکردن بەڕاستی کۆمەڵێک بابەتی زۆر و زۆر لە خۆ دەگەی بۆ ئەوی بتوانین هەم سێرڤس بەقەوتکەین هەم گەشتا لە خۆمان ڕازیکەن ئەمە بەڕاستی دەگاتەوە سەر خۆمان و شوێنە گەشت و گوزارەکان بابەتی پرۆژە گەشتارەکان ئێمە چەندی پرۆژەی گرنگی گەشتاریمان بۆ بەرز کردەوە بە سەری خۆمان و کەشف و دەرخستەمان ناردووە بۆ سەرەوە بۆ بەڕێوەتی گشتی و دەستەی گەشت و گوزار بۆ ئەوەی ڕەزامەندی وەرگرین بە تایبەتی وەکو باسم کرد لە ڕێگاوبان کە زۆر گرنگە ئەمە گەرنگی بە ڕێگاوبان و هەروەها سێرڤیسی ئەو ناوچانە پێداویستەکانی کە گەشتە ڕۆژانە پێویستێتی لە WC لە پارکینگ لە ڕێگاوبان کارەبا ئینارەی ئەم ناوچە گەشت و گوزارەکان و هەندێک شوێن بەڕاستی دیمەنی زۆر جوانیە پێوی بە شتێکی سەرەتایی هەیە بۆ ئەوی بتوانیت جوانتری بکەیت
بۆیە زۆر سپاس چەندین دەخستە کەشوە کە بەڵێ کاک بەرزان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز بارزان محەممەد حاجی بەڕێوبەری گەشت و گوزاری سۆران کا بە شوێکی ڕاستەوخۆ لا بەڕێوبەرایەتی گەشت و گوزاری سۆرانەوە لەگەڵمان بوو بەڵێ ئازانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.